وەختتان و خێر و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت ون. دوێ کە قەرار بوو ئێمە لەگەڵ کەسایەتێکی بەناوبانگە جوولەکەی کوردەواری دیبێتێکمان هەبێ کە متاسفانە بەهۆی کێشەیە تەکنیکی ئیشان نەیانتوانی بەشداری بکەن و وعدیان داگە کە هەفتەیە داهاتوو بەشداری بکەن. تا لەم سەرزەمینە ئێمە دیبیت سوورەت بگرێەوە، تا لەم سەرزەمینە ئێمە لە عەسر حازرە هەزارەی سەوەمە، لە کاتێکا کە دنیا مەطلوبات خۆی لەسەر تاک دانیاگە و گەرە کەسی هەموو شوناسێکی کۆلێکتیڤ کۆ بکاتەوە و خڕی بکاتەوە لە چوارچێوەی قانونی دەوڵەت ملەتیە. ئاوردانەوە لە ژیانە کۆمەڵایەتی، ئاوردانەوە لە چۆنیەتی حیاتە جەمعیە ئێمە ئینسانەکان ئیتر لە ئەرکە سەرشانە تاکەکان دەردێت. بەڵام لەو جێگەی کە ئێمەی کورد بە شێوەی جەمعێکی یا کۆلێکتیڤ دەرنەهاتکین و دەسەڵاتێکی ئەوتۆمان لە خۆمان نەنوانگەوە تەنها شتێکە ئیوێنین، حکوومەتی ئیقلیمی کوردستانەوە حکوومەتی ئیقلیمی کوردستان لە نواندنە خۆیان نەک لەسەر ئەساس و کۆڵەکەی کوردیە هات کەسە دەرەوە، بەڵکە پەروەردە کریاگە دانریاگە لەسەر سڕینەوە و نەهێشتنەوەی ئاسەوار کوردیە. بۆ تێگەیشتن لەمە ئێمە ئێشێ سەوار بەر ئۆکتۆبر و کۆتایی و سەوارە بەر دیبێتگە لە داهاتوو بۆیە من داوام کرد لەوانەی کە خۆیان بە جوولەکە ئەناسێنن لەم سەرزەمینە ئێمە و ئێژن لە ترسە ئێمە خۆیانیان حەشار داگە بەشداری بکەن تا ئێمە لە تریبوناڵێکی مردمیە ئەم مەواجهە یەک بار بۆ هەمیشە لە تاریخە سوورەت بدەین. تەمامە ئەوانەی کە حەدەئەقەل شتێک بەناوە زانست و تێگەیشتن و ئەوانە تاقیبەکەن، چاوەی کە بالول زاوتێوەن زاوتە یەکداونە ئاڵمیان ماچان بالول دێوانە کێدی وەی تۆردانا بۆ مەرکەب نەمەیداون گردون ڕانا بۆ. یەکێک لە سەرەتایی ترین ئوموراتە ئینسانی مەسئلەی ناسینە، شناختە، کۆگنیتیڤ تیۆری، یعنی ئەوەی کە ئێمەیە ئینسان چەندێک لەو جەهانەی کە ئەکەوینە ناوی ئەتوانین دەرک و دەریافتێکی دروستترمان بێ. بزان ئەگەر ئێمە ئەمڕۆ علممان هەست و ئیدعا ئەکەین کە ڕەوشە علمی باشترین شێوەیە گەیشتنە بە معرفەت و دەرکت دروستە، دلیلەکەی ئەوەسە کە ئێمە بڕێک نمودە مادی لێ ئەوێنین. مەسەڵەن ئێمە ورد ئەوین و قەوانینە تەبیعەت کەشفەکەین، ئێمە ورد ئەوین و لە خۆڵ و ئەتوانین ناو دڵ خۆڵ ئەناسورێکی تر دەروێرین، بتوانین بە علمە شیمی بتوانین خۆڵ تەجزیەکەین و بزانین ئەم خۆڵە مەسەڵەن فلزی شیواتیە، ئاسنی شیواتیە، ئەلمنیۆمی شیواتیە، فافۆنی شیواتیە، یا مەسەڵەن بزانین کە لە ناو دڵە ئەمە نەفتیش هەست، نەفتیش ئەکرێت لە یەکتری بیترازێنیت و بیکەی بە گازۆیل و بیکەی بە بنزین و بیکەی بە نەفت و بیکەی بە مشتەقاتە پلاستیکی و ئەم جۆرەشتانە. ئەم پێشن شناخت، تۆ یە شناختێکی علمیت هەست، یە شناختێکی غیرە علمیت هەست. بۆیە تاریخە بەشەریەت لەسەر شناخت و دائەنرێت. مەسەڵەن ئێوەمانان کە ئەڕۆن لە زانکۆ دەرس ئەخوێنن و کۆمەڵناسی ئەخوێنن، کارە کۆمەڵناسی ئەمەسە کە زەهنیەتە ئینسانەکان بخوێنێتەوە، چون ئەو معتەقدە ئینسانەکان بەرەو بەرژەوەندی خۆیان هەڵس و کەوت ئەکەن، دەرنەتیجە ئەتوانێت ڕەفتارگە لە ئینسانی لە پشتە بەرژەوەندی خوازی تەفسیرکە، یعنی بخوێنێتەوە. بۆیە ئێوەمانان و ئێمەمانان یەکسری ئەبزارمان هەست بۆ دەرککردن، گوێمان هەست ئەشنەفین، گوتمان هەست بۆ ئەکەین
زوانمان هەست تام ئەەکەین چاومان هەست ئەبینێت پێستمان هەست و دەستمان هەست لەمسیەکەین ئەمانە پێژن ئیدراکاتە حسیە بێواسطە بەڵام لە بڕێ جێگا بەهۆی ئیدراکاتە حسیە بێواسطە ئێمە بە نەتیجەی دروست ناگەین امیدوارم دەنگ خراپ نەبوو بێت و هەر کەسێکیش کە گەرێکی زەن با وەڵافە چێک بکە بزانێ ئێمە مەشغوڵ کارێکین یانە بدون ئیدراکاتە حسیە بێواسطە ناگەین بەڵکو ئێمە قەرارە بە ڕەوشێکی منطقی لە ڕێگای تەجزیە و تەحلیلکردن لە ڕێگای شلوکەوکردن عەجەب لەم مەردمە لە ڕێگای شنوکەوکردن بگەین بە دەرکێکی دروست بگەین بە فامێکی دروست بۆیە ئێمە دانیشین مەسەڵەن تەفسیرە خەبەرگوێ ئەدەین بۆیە ئێمە ئمڕۆ لەگەڵ دیاردەیەکی خەتەرناک وەکو کارناس پسپۆڕ ڕوبەڕووین پسپۆڕ ئەو شتانەی کە ئێمە ئەیبینین و ناتوانین شرۆڤەی بکەین بۆمان ئەداتە دەمی یەکتری و بە ئێمە یەژێت مەسەڵەن هەر پسپۆڕێ لە ئەقلیمە کوردستان تێرید یا هەر ئەحمەقی لە کوردبازی تێرید مەسەڵەن کە دانیشەی جەنگە قەتزەت بۆ تەحلیلەکایژێ و بەڕاستی و کۆمەڵێک گازیان پەیدا کردووە لە ژێرە قەزە کۆمپانیای گازی ڕووسیە گەرەکی بڕوات ئەو گازە دەربێنێت و بهێنێت و جا ئەمانە لە سەتح فقط گازپرۆم و شەریکەهای جیهانی کوردە ئەحمەق کریاک فقط تەحلیل ئەزانێت ئۆکەی و ئەمە ئەکاتە ناو مێشکە ئێوە پس ئێمە شتێکمان هەست بەناوە شناخت یعنی ناسین یعنی کۆگنێتیڤ تئۆری ئەگەر ئێمە لەمە تێگەین ئەوەی کە چەندێ زەرورەتی هەست ئێمە مەسەڵەن تۆ هەڵەگەڕێتۆژی تۆ گەرەکتە خەڵک ئاگاهکەی خەڵک چۆن ئاگاهەوێت ئەوەی کە تۆ ناسینە خەڵکی پێناسەکردن خەڵکی بۆ مەسائل ئەگۆڕیت یعنی کە پێ ئێژیت کاکەگیان ئەمەی کە تۆ ئەیبینیت پێشووتر تەسویرەکەی دیگە و پێی ئێژی سیگار دووکەڵ ئەکاوە بە فەندەک ڕۆشن ئەوێت ئەتوانێ هەر تووتونیشی تیانەوێت تۆ لە نەوە دووکەڵکردنی لە نەوە ئەو وەزعیەتە کاورایە کە هەڵس و کەوتەکە ئەتوانی پێی بۆی ئەمە سیگاری کێشاگە یا مادەیەکی تری کێشاگە دروسە خەریکە شتێک ئەکێشێ بەڵام تۆ تەئکید نییە لەسەر ئەوەی کە ئەمە چییە ئەگەر بۆکەی نێت مەسەڵەن ئەگەر بۆی تووتون بە ئازانی بە تووتونە ئەگەر بۆی تووتون نەدا تۆ لە دوور و بیوێنی ئیستا لە پشتم تەلەڤیزیۆنە تەسویرە خەریکن ئێوە من ئەوێنن من ئەمە گەڕ پێوانیم ئێوە نازانن ئەمە بەنگە حەشیشە تەماکۆس نازانن بە چیتر ئەزانن بە حاڵاتە چێهرەی من بەوەی کە من هەڵی تووپەڵیت قسە ئەەکەم بێسەر بن قسە ئەەکەم یا متەمەرکز قسە ئەەکەم بەوەی کە نەوع دووکەڵەکەی چی شەکڵیە تۆ ئەفامی کاورا خەریکە تووتون ئەکێشێت یا خەریکە حەشیشەکێشێ کەم نەوگن کەسانێک ئالەگرا بۆ حەملەکردنە بە من چون من سیگارە کێشم لە پشت دووربینا موساگیانەوە حەشیشە کێشێ مشکڵە و ئاغا ئەمە نەوگە کە من حەشیش ئەکێشم چون ئەسەن ئەو بە شناخت نەگەیگە کە بزانێ کەسێکە حەشیش ئەکێشێ چۆنە مەسەڵەن من مطمئنم شەو ڕۆژ خۆی حەشیش ئەکێشێ کە حەشیش ئەکێشێ نەک تەمەرکوز پەیان ناکا بەرگ و چرت و پرت ئێژێت تۆ حتا ئەگەر حەشیشیش بکێشی و تەئکید بکەی بێژی کابرا تەمەرکوز پەیاکە تۆ پێشووتر ئینسانە ژیرێک نەبوو بیت ئەوەی دەسیتیەکەی تێدی تێدەرۆ تڕەهاتە لە دەروونتا تڕەهات تێریتە دەرۆ حەشیش تۆ ئاخڵ ناکە پس ئەمە شناختە بۆیە ئێمە تەجزیەمان گەرەکە تەحلیلمان گەرەکە شەن و کەومان گەرەکە تا ئێمە بە ناسینێک بگەینێت بۆ ئێمە ئەڕۆین مەسەڵەن بانگەکەین داواکەین یەهودیەکان بێن جوولەکەکان بێن قسەیان تەکا بکەین تا ئێوە بە شناخت بگەن دوو قسە بشنەفن دەلایل و ئستدلالات بشنەفن تەجزیە و تەحلیل بشنەفن ئەو جار بزانن و حکم بدەن چون تۆ لە ڕێگەی تەجزیە و تەحلیل منتەقی بە حکمەگەی بە ئستنتاج ئەگەین
بە دروستکردنە چمک و بە نەتیجە ئەگەی. پس ناسین لەگرام مهمە تا تۆ بفهمی ئمڕۆ بۆ وەختی ناو پسپۆرتێرن ئەژنۆ چلەوێت، چون تۆ مطمئنی ئەو شتێک کە ئەو ئەیزانێت، ئەو شتێک کە ئەو ئەیوێنێت لە فڵان مەسئلە لە فڵان پرسا تۆ نایوێنیت. بۆ چون ئیتر ئەمە لە ئیدراکاتە حسی دەرەچێت، لە چاو دەرەچێت، لە گوێ دەرەچێت، لە لوت دەرەچێت، لە تامکردن دەرەچێت. بزانە ورد و درسە ئێرانیەکان ئیدعا ئەکەن ساڵە 57 ئینقلابە خەڵکە شۆڕشە گەلانە. ورد و درسیان چۆن شۆڕشە گەلانە؟ چون خومینیەکیان چاو پێکەوتکە وەکو ئەنتەر هەڵی خسکەس و هاتکەس و وتیانە ڕابەر خومینی. لە کەنارە ئەمە 450 هزار نەفەر مەیمونیان لە ناو خیابان چاو پێکەوتکە قنتەکانەدا ئێژە خومینی مانگەرەکە. خب ئەمە ئیدراکاتت بێواسەتە هەست. ئۆکێ گشتمانەوێنین یعنی دەکەر هاتن لە خیابان تەکانیە دەنێژن خومینی بێت. ئەمما تا ئەوەی کە ئەو ئیدە بێنە خیابان چه ئەتفاقی کەوتکە کەسەمە تۆزیە نادا لەمە جیەکات. بزانە مارکس ئێژێت ئێمە ئینقلابمان بۆ یەگەرەکە، بۆ یەگەرەکمانە بە شێوەی تند و تیژی حاکمیەت بڕۆخێنین لەبەر ئەوەی کە ناتوانین هەڵس و کەوتی کۆمەڵگا بگۆڕین ئەگەر هێزە دەوڵەتمان نەوێت. ناتوانین هەڵس و کەوتی کۆمەڵگا بگۆڕین ئەگەر هێزە دەوڵەتمان نەوێت. سوالە گەورە ئەمەسە، ئەگەر هێزە دەوڵەت ئەو هێزە تەواو کەرەسە کە هەڵس و کەوتی کۆمەڵگای پێ ئەگۆڕیت، ئێشێ ئەو هێزە کە ئەم هێزە دەوڵەتە بخات فرە بە قووەتتر بێ لە هێزە دەوڵەت. ئێشێ ئەو هێزە دەوڵەت بخات فرە بە قووەتتر بێ. مەسەڵەن ڕاپەڕینێک لە ئەقلیمە کوردستان سەری هەڵ نەئەدا و سەر نەئەکەوت هەروە ئەگەر ئیاڵەتە متحدەی ئەمریکا بە فڕۆکەکانە بێ B-52 نەبوایە، شیرازەی ئەرتەشە عێراقی لە یەک نەپاشاندایە و عێراق لە ژێرە بمبارانەکان ئەمەلیات ڕووبای تۆفانە سەحراییە ئیاڵەتە متحدەی ئەمریکا نەوایە. ئەگەر ئێمە وردە ئەفامین کە ئێمەیە ئینسان لە 200 ساڵە پێش و ناگەهان شتێکمان هاوردە بەناوە عیلم تا بەر لەوە نەوگە. ئێستا ئێژین ئێمە بڕێشتمان دۆزی گەسۆ کە بە ئێمە ئێژێ ئەم ناسینە دروسە. ورد و دەرسە ئێوە ماتەڵن، من دکتۆرێک وم دانشگای کەمبریج بە من مەدرەکی داوێت تا هەر قسەیەکەکەم وەکو حجەت قبوڵیکەن، چون ئێوە نازانن و من ئەزانم. من وا فکرم نەکردو، من وا فکرەکەمەوە کە ئێوە ئینسان گەلێکن خەریکن من ئەوێنن و من ئەتوانم لە ئەبزارە عەقڵە ئێوە و لە کەرەستەی عەقڵە ئێوە کەڵک وەربگرم و ئەو شتانەی کە پێویست ئەکا کە ئێوە بە ناسینێکی دروست بگەن پێتانی بدەم. لەوانەیە ئێوە نەزانن کە ناسینە دروست بە چه کەڵکێک دێت. بزان مسالێکە دەمە خزمەتتان. هەر لەم سەفەرکردنە ناسین و متەکامل بوون ناسینە ئینسانە بەواتای هێگل و دەوڵەتە هێگلی کە ئەم دەوڵەت میلەتانەیان لە سەردانیاگە کۆمەلگای بەشەری لە شکڵە جادوگەری ئەچێتە ناوە شکڵە ئەفسانەیی، لە شکڵ ئەفسانەیی ئەچێتە ناوە دین. بۆیە تۆ ورد و درسە پسپۆڕە کەرە بە ناوە کورد ئەوێنی ئیدعا ئەکا کە لە سەرزەمینە کورد و کوردەوار ناکرێ دین نەبوو بێت. ناکرێ ئێمە زروان نەبوو بین و زەردەشتە حیز نەبوو بین و ناکرێ ئەمانە نەبوو بین، چون ئەگەر واوێتە ئێمە لە مەرحەلەی جادوگەریە ماگینەوە. ئەم نەخوێندنەوەی دروستە و ئەم ئاشنانەبوونە بە شناختە ئێمە تووشە هەڵەی گەورەیەکەکە. بۆیە تۆ ئەوێنی ئەوەی کە ئیسرائیلیاتە ئەکرێتە ناو مێشکە ئێمەمانان و ئێمە دەرکە دروستێکمان لێ نییە. بەتایبەتی لە دنیای ئەمڕۆژێکا کە ئێمەی تر شناسە کۆمەڵمان نییە. ئێمە گشتمان تاکگەلێکین کە لەو پڕی ئینقلابی گەریشمانە لە بڕێ جێگامان دووە بین بۆ کێیەکەی. من ئەم ڕاپەڕینە بە چاوە خۆم نابینم، ئەم ئاخێزە نابینم، سەرکەوتنەکەی نابینم،
لە ژن دۆڕام، لە کچ دۆڕام، لە شوو دۆڕام، لە ماڵ دۆڕام، لە پارە دۆڕام، لە زایز دۆڕام. تەمەنە من فریا ناکەوێ. بۆ چون ئێمە فێرە ژیانە تاکە کەسی بووین، تاکە کەس کریاگین. ئەوە نییە ئەگەر من نەیەم لەسەر ئەم کۆمەلگای کوردەوارە قسە بکەم، ئەوەی قسە ئەکات کارمەندە دەوڵەتە، ئەوەی قسە ئەکات کورد ئەسڕێتەوە. فقط منم کە خۆمم تەرخان کردە بەوەی کە میراسێک بۆ کورد بەجێبێڵم، ئەڵبەتە بە هیمەتە یاران، بە هیمەتە کەسگەرێک لەم سەرزەمینە کە خۆیان داگەسە دەمە من، بۆ خاتری ئەوەی لەمە تێبگەین و بە خاتری ئەوەی ئەو داستانە کە من لەسەر واغای جوولەکە سوارم کرد بیفامین. تۆ ئشی یەکچت بفەهمی، ئەویش ئەمەسە چۆن ئەمانە باسە نەزەریەی شناختەکەن. بزانە ئەمانە گشتیان تۆ وەختێ نەزەریە تێری، وەختێ ئەبستراکت تێری، وەختێ ئینتزاع تێری، ئینتزاع کاری کەیکا ئەمەسە کۆمەڵێ فاکتەری واقعی ئەسڕێتەوە تا بتوانێت دەرکێکی کولیتر لە قەزایا بدات. بەڵام لە ناوت دڵە ئەمە کول نایەتە دەرەوە، گشت نایەتە دەرەوە، هۆڵ نایەتە دەرەوە بە ئینگلیسی، چون تۆ گشتت کردگەسە ئەبستراکت. بۆیە دەبێت نمودگەلێکی بوێت تا کل ئینزمامی لێبێتە دەرەوە، کل مادی لێبێتە دەرەوە. بۆ تێگەیشتنە ئەمە با من مثالێک بدەم. ئێمە ئینسان، من هەناسە ئەکێشم، منە پەیمانە حەیدەری هەناسە ئەکێشم، گەرما لێمەدا، سەرما لێمەدا، برسیم ئەوێ، نەخۆش ئەکەفم. ئەوەی کە ئەمڕۆ خەریکە لە بەرامبەر ئێوە قسە ئەکات مەجموعەی فعالیەت کریاگە کە هەوا مەوجودە، گەرما مەوجودە، تا ئەم لەشە ئینسانیە منە بە عنوانە پەیمانە حەیدەری بێتە گۆ. ئەگەر بەردەوامکردن لەشە ئینسانی ممکن نەبێت، ئەم گۆیشە لە پەیمان نایتە دەرەوە. ئەگەر پەیمان نەتوانێت خۆی کار بکات یا بە جۆرێک ژیانە خۆی تەمین کات، ناتوانێت بێت ئەم میکرۆفۆنە دابنێەوە بۆ ئێوە قسە بکە. ئەمە یعنی چی؟ یعنی ئەمەی کە هەر مەجموعە بەشەریەک بەر لەوەی بیر لە هەر شتێکی ئینتزاعی بکاتەوە، ئێشێ بیر لە ژیانە خۆی بکاتەوە، چۆن ئەم لەشە فیزیکیە بێڵێتەوە. بەس بۆ ئەمە ئێشێ ڕاوی کردوێت، بۆ ئەمە ئێشێ جوتیاری کردوێت، فێرە جوتیاری بوو بێت، فێرە پاراستنە ئەمنیەتە لەشی بوو بێت، لە گەرما، لە سەرما، لە تەبیعەت، لە دز، لە چەتە، لە گورگ، لە حیوانە دڕندە. خودە ئەمە یعنی تۆ توانی کە شەبەکەیەک دروستکەی، شەبەکەیەک دروستکەی. ئەساسە ئەدیانە ئیبراهیمی یا تەفەلسفە لە ئیمتدادە تەفەلسفی یۆنان ئەفلاتونیا ئێژێت کە ئینسانەکان ئەترسن. چون ئەترسن، لە مەرگ ئەترسن، لە تەبیعەت و لە نیروگەلە نەناسریاگە تەبیعەت ئەترسن، دەرنەتیجەتێن کە تەبیعەت مەهارکەن. مەسەڵەن ئێژن خوای باران، خوای تۆفان، خوای شەڕ، خوای ئاگر. کە ئەم خوا دروست ئەکەن، ئەو جارگەرەکیان ڕابەتەیەکی ئەقڵی منتەقی تەکی ئەم خوا بەرقەرارکەن. چی ئەکەن؟ تێن نمودێ لەم خوا دروست ئەکەن. وەختێ نمودێ لەم خوایانە دروست کرد تێرینیە سەر زەمین، لەسەر زەمینە خوا کۆنترۆڵەکەن. مەسەڵەن تۆ ئیمڕۆ مزگەوتت هەست، خوا کۆنترۆڵەکەی. تۆ ئەڕۆیتە مزگەوت چیەکەی؟ مەلایەتی قسە بۆکە، ئێژێ فڵانە کار مەکە کە ئیسلام حرامی کردە، بۆ باخوا غارە غەزەبە لێ نەگرێ. لە ئاخر و گشتی دەست ئەکاتە سەر و دوعا ئەکا بۆ گشت بسەڵمانان تا خوا نەعەزابە بەهەنێرێت. یەک دقیقە ئیجازە بن با منم کەرباوکە بکەمە دەرەوە. کەواتە تۆ خوا کۆنترۆڵ ئەەکەی، خوا مادیوەکەیت و تێریتێ سەر زەمین تا کۆنترۆڵیکەی. بۆیە تۆ بۆ ئەمە مەعبەد دروزەکەی، پەرزگە دروزەکەی، کنیسە دروزەکەی، کەلیسا دروزەکەی، مزگەوت دروزەکەی.
لقنا اتفاق كفي إنسان دو ترسي هز ترسل الطبيعات بلان ترسل الطبيعات الدرونيش تو يتبعت بيرونت هز كبيارمتية تكنولوجي كرستان بريك بيروكا مهاريكي وبناونيان ودوس كردن خدا ورازي كردن خوا ودانان قرباني ام خوا كنترولكي مثلا خوا خويني قالك تو چوار كاوري بوي تو بزاوية يا پنج كاوري بوي تزاوية خواي شرخيني قالك تو رشوة دي وم خوا تا در دمي بوسي كنتروليكي بو قروانيكي تا خوا كنترولكي يا تو حلا بري ما احمق واتي تيجي وحل بركي كدي والقم كسبو خوا اما تشرتو برتا اما فقط قالك التقليد كاتو يكسرين يا شوانا كي باج وخوابي خوا كنترول كي ادري انا ما يشكي يا حل خيتو يا دا خيتو يا تشد اوخشي تعرف بالهافكي تاقلا تيجين اقا تاقلا تيجين او جارة اتفاقي كفي اوي كان الدرو هاتقا وتواني جيسي كلي شي انتزاعي بنا وخوا دروس كابوتو تاتو مادي بكيتو لسرزوي سيستم دانيت استا تو مهارة درو بيرون تكلقى اسا معنا قريك انا مهارة درون كان مهارة درون بتشي اكن باخلاق ايكن وبدين ايكن طبيعة الدرون سركيشة اجي النفس بيقري بيقوشي مشتيكا بهيدي دشتيكا اتر تو تي بخاطري اويك اترسي لويك البين بشي اخلاقيات داني ام اخلاقياته ودزقاها كنترول ام اخلاقيات الدرونة اويتو همان كساني كنما يشو نيايش اللي كنترول خداي هوركنو خوركنو مانغكنو ترهاتكن وأما أجر دسقاه الدولة نويت إمكاني نية سر بقريت سر ناقريت من لم شتيك وتم بناو كوغنيتيف تيوري كزمينة قال مختلف فيها سها لما عرفت إنسان ولا تيجيشتني إنسان يساتو أجيب نحلة قاليك يكي جنا أغيان استنتاجي نقلك أم تيجيشتنا خوا تزيق يكاو نفري بيجن وحي يكي جنا ما وحي بيغمرانا إما إشراق مانهز توبو أويني مشتي كرد سبيون كتونا زاني مانا كردن وزوان دايكي تويجن إما مشتي إشراق كر سبيون مان بوغا كبسرچاوي حقيقة وصل بوغن وأمانة پردي غيبيان بيوتغن أما باسم چيه باسم ناسينه ام الشر الناسينة تشي دروس اكا بهروري وكنترول انسان كان دروس اكا تاتو اگر لطبيعت سياجي هاتكي مهاري كي ام جار انسان كانش مهار كي چون انسان قرق انسان خب من سؤالم لكاوري جولكا كرد وتم كاوري جولكا توبو درو اكي بو ايجي ايما لجير التهديد السيستماتيك نابو ديابوين بدس كردو خومان شارد قصو تايسة لزمان آشورو تا دورانو تأخر عثماني وخوتان شارد قصو بو دروكي بين با تريبونالي دابنين اگر ايما وها كارك من بشيوي سيستماتيك organized كردويت برامبر بأيوة ايما اشي معزرت خايلي وكين قلبوتان كينو نتف كين ولو ميجوي كتو مارمان كردو بدس أجدادوان بو إيوة جالبة كإيمي كرد صاحب انتزاع خماني جالبة إيمي يا يهودين يا مسيحيين يا مسلمان يا زردشتين يا فرقة يدينيك بو إما أوسن كربتي بيمانية شماني أصلا لم السرزمين المجيان من نكرتك بو خاطري أويك من أم مقدمات موت بفهمين كالشناخت يعني شيء ستو أفهمي يهودية إيشب وشي خوي بشاريزو بزانة
من ئیستا دەرسێکم بە ئێوەدا وتم من ناتوانم بێم قسەی زل بکەم ئەگەر لەشم تێر نەبوو بێت بۆ تێرکردنە ئەم لەشە من ئیشە بە کۆمەڵێک دەستکەوت گەیشت بم توانی بێتم بەسەر ترسەکان تەهدیدەکان زاڵ بم برسێتی توانی بێتم تەبیعەت مەهارکەم توانی بێتم خۆراک بەدەست بێرم ئەگەر توانی بێتم ئەم کارانە بکەم ئەتوانم قسەی زلیش بکەم سکم تێربووی قسەی زلیش ئەتوانم بکەم مهمترین بەش ئەم بەشەسە چون گەیشتنە بە تێرکردنە سک وا ئەمڕۆ ئێوە لە جەهانە ئەمڕۆی وێنن کاولە لە سلمانی دەشت بڕا ڕۆ دەوڵەتی عێراقی نەمینێ چی بکەم چون سکی تێر ناوێت برا ڕۆ دەوڵەتی ئێرانی نەمێنێ چی بکەم سکی تێر ناوێت گازی پێ ناگات بنزینی پێ ناگات کارەبای پێ ناگات ژیان ممکن ناوێ بووی هیچ کەسێ بە تۆ نایژێت کە ئەم کۆمەڵگا کە دایان نیاگە چۆنیان دانیاگە چۆن بە زەراعەت گەیگن چۆن بە تێگەیشت بە بەرهەمهێنان گەیشتگەن چۆن ئەم بەرهەم بابگەن تۆ ئەگەر بەرهەم کەڵەکەنەکەی دەوڵەت دروست ناوێت بەرهەم کەڵەکەنەکەی مەلای مفتخۆر دروست ناوێت بەرهەم کەڵەکەنەکەی مزگەوت دروست ناوێت تۆیشێ زیادە لە خۆراکە خۆتت هەبێت تا بتوانیت ئەم زیادە لە خۆراکە خۆتە مەسروفی شتێکی تریکەی ئەمڕۆ حکوومەت تەحەلیم ئێژێ بوجەمان نییە موچە نییە مامۆستا ناتوانێ حچێ بسێنێ قسەی زلیشی پێ ناکرێ کەنیشکەکە هاتووە ئێوە من وەسکە خاڵی گیرفانە بەتاڵوانم پێ نابێژرێتەوە ڕاستەکە ئەگەر لەمە تێگەین من ئیستەگەرەکمە ئێوە بگەینم بە مەقتەعی کە سەرزەمینی کوردەوار کولن فەرقەکە ئەم گزارشە یەک دەست سازە کولی سازە یەهودی سازە دەرمەورد سەرزەمینە ئێمە دروست ئێستەش بزانین یەهودی لە سەرزەمینە ئێمە چیەکە چۆن ئێمە وادار ئەکا بترسین ئێمەی کورد ناترسین نەک ئەوەی کە ترسمان نەوێت ئێمە بە عنوان ڕووی واقعی ژیان بڕچمان قبول کردە مەسەڵەن ئێوە بارها پەندە پێشینیانتان لە کووردا بیستگە ئێژێ دنیا زاو و مەرگە دنیا چییە؟ دنیا زاو و مەرگە نایژی دنیا دارفانیە نایژی دنیا کێڵگەی ئەو دنیاس ئێژێ دنیا زاو و مەرگە ئەزیت و ئەمریت تێتە ئەم دنیا و ئەمریت ئۆکەی ئەمەی کە ئێمە ترسیاگین و براڕۆ لە مەرگ ترسیاگین و لە فڵانە چ ترسیازیقمان کردگە و ئیتر چووگین و ئەمە داستانی هێزە ئێمە یەک جادومان وە کوردی نییە جادومان کردوێ بەرامبەر بە تەبیعەت یەک سەبکە جادوگەری وە ساحری کوردیمان نییە تاویست بێتمان تەبیعەت وە پەدیدەگە لە تەبیعی کە نایناسین بە جادوو جوابی بدەینەوە ئێمە نێسمان لە ناو کووردا کاوراویستوێتی کەسێ بکوژێ بوکڵەیەکی دروست کردوێت هاتووێ سنجاخی تێ کردوێت بیکوژێت نێسمان ئەمە کاری یەهودیە نێسمان وە ڕەبتی بە ئەدیان هەست نەهەلەگە لە ئەدیان هەست ئێمە ئوستورەیشمان نییە ئوستورە زەرورەتی گەرەکە تۆ ئیشێ دەلیلێکە بێ ئوستورە دروستکەی تۆ ئەترسی دەرنەتیجەتی ئوستورە دروستەکەی تا معنایکەیت و تا ئەقڵانیکەیت و تا بتوانی تێکیا دەرکەفی بۆ خاترە ئەوە من ئیستە تێمە سەر داستانە ڕۆسەم و زاڵ ڕۆسەم و زۆراو شاهنامە ئەوەی وا ئینگلیسیەکان لە هندوستان و چاپیەکەن ڕادیۆ تاران و بەغاپەخشیەکات و لە ئاریاییکردنە ئێمە بعدەن بڵێ فەرقەی دینی شروعەکەن بە بڵاوکردنە ئەمە چه کەڵکێکی هەست من تێمەسەنی چه کەڵکێکی هەست تۆ
إشي ژیان مادیە ئینسانەکان بسێنیتەوە. من لە ئاخێزنامە بەشێکم هەست بەناوە عەسرە کۆمەدی، دەورانە کۆمەدی. لەوێ بەحس لە کولە ئینزمامی ئەەکەم. كل انزمامي يعني كل مادي، يعني قشت مادي تو قشت انتزاعي ابستراكت تاز قشت انزمامي تاز تو يه ايرانيتك كي كل كي انتزاعية دروس اكي مسيرك تي اكي لتعينات تا كل انزمامي ايران دروس كي بدون كل انزمامي كل انتزاعي معناه نادا بلا نقول لك شيء قولا مثلا ايرانيت هرب انتزاع ما قصو چرا چون توان نمود اجزاء ام كلية نية كصورة قد مادين بالطور مطلق لم سرزمين عنصر انساني باكو بوغسو تو حتى وقت روتو سراغ داستان الشرباستان تو ناويني كامت هايفية ام سرزمين جزء اللشكريان وداريوش كبيروغا اما يه تاريخي كي ناكوجا آبادي يك انتزاع مطلقة هج نمودي كي مادينية حتى ام فارسة نمودة مادينية لسر زمينة كلن انتزاع مطلقة ابستراكت مطلقة ام ابستراكت مطلقة كي تيريتي ناو كرد اما نكتكس دركات لكاتيكا لم سر زمينة ايما لكاكو يوبو الى احمد قرتك تا درسيم تا اسكندرون اسطنبول خلق جيانا مادي اكات اما نمود ام جيانا مادية لم كل ابستراكت ايرانيتها موجود نية بزانا وقتي قريك يعني يكل انزمامية ديني دروس كان اويتو امة اسلامي امة اسلامي بخاطري وي تعين انزمامي بياكات انسان قليك كنا الزوانيان ننتيلو تايفيان نجمعيان مهمة بلكو تاكيان مهمة تا انزمام بدن بم أمة محمد للتقوى برجست أبيد تلاشى حاوردن التقوى بو انزمامي كردن انتزاعك بناو أمة محمد كايش وقت يجنابيد اوكي تاقرا متوجه وين ازانا بحثك قرصة دي تيناقي هذا وصلت چون تيناقي يجين ليان قومان ديجين خلاو ليمانيان قومان ديجا كرد هيج كل شي انتزاعي نوغا نيبوغا كانتزاع مطلق ويت نيبوغا نكوي كانتزاعي نكردويت اما دائما انتزاع كرد بايكي لماديات وبشيكي فري لمادياته انتزاع السرف نية انتزاع السرف نظام السلطة تيريتي اويك قريك شيسي بسر توا خو بسبينيت بسر تو خو سباندن مراحلي هز تو اشي وضحفة بترسي كب بترسي نيروية غيبية طبيعته جهاني كتربو تعريف كانوا انتزاع ودروس كان بعد قول بدن كأمانة أتوانا أم انتزاع أبوتو مهار كان تو باز بترسي بويا كار أديان إبراهيمي أو بس خوف بخنا دل كرد بترسي لچي بترسي لنيروي غيبي لقلي ويل لقهر خواوندي لداستان قوم اللوت كرد بترسي اوكي تو زمان افسانة قركه كجوابه بترسكان خود بيتو بو ايوه جالبه حج كاملم افساناني كمتصلي بكرد اكن جوا حج ترسيكي كردناتو ربطي شي بكردنيه بالكو ترس لكرد دروسكا هاتك ترس دروسكا نجوا وترسكان كرد باتو نمونه تاموليدو جوبن أعلمك بصورة الشفاهي زبط أكلي وبلاو كريتو ناو مردمة إيما هاوكات لقل راديو كاسيتو أمانة زواني كشي تايبد بدزين مفاهيم دوران قوراني كرد وجيان انزمامي ومادية كرد وتيكل كردني لأفساني كي ساخته والجالبة كمن فقط شر الروسة مسولاهم دسكوتقا يعني دقيقا روات سراغ حماسة أروات السراغ الشر وأبيانا بوتو جانب بوتو خوينيتو كيكا بزوان جافي ومكري وأمانة
هیچ بەشێکی تری لەم شاهنامە ناکەن من نەمدیگە وەلێ بابزانن کاوڵی قەرەج قەرەشماڵ سوزمانی گشتیانێکێکن ئەوانە دەسو دەسەڵۆکەکانی یەهودی تێمەسەرە نەقشیان ئەم پەردە خوێنی و نەقاڵی و نەقاڵیە شەو و کەلامە مەزمونە یەهودی ئەیهۆنێت و ئەیشیێژێت کاوڵیش ئەیگەڕێنێت کاوڵی قەرەج لەسەر زمینێمە تەوەجۆ بکەن ئەوڵەن بە زوانی دوومن لە ئیجادە تەسویرێکە ئەیکا سێوەمن پەیامێکە گەرێکی بیگەێنێت ورد و درسە ئێوە ئەمتانە بیستگە ئەگەر نەتان بیستکە بابی بیسن بابزانی یا و تڕەهاتەی ئمڕۆ خەریکی بەلغوریەکەی فڕێ دەیتە دەرە و واقعیەتە تاریخی نییە بیستەهای متەئەخرە لە بێسەوادی و فکر نەکردن و نەبوونە ئەوقەڵای قەومە کورد تۆ بەم ڕۆژەگەیگی سوارە بەر تەمام اتفاقاتە مادیە کە لەم دنیا کەوتدە جارت توجه بکەن لە ئیلتماسێک لە خوداوەند ئیسلامی ئەیکات کە تەوفیقی بوێت ئەم ئەفسانەتانە بوو تعریفکە سوالە مەسە کاورای مەلا و مناجاتنامە مەولونامە مێعراجنامە حەد لەسەر ئەم لەحنە خوێنێتەوە بۆچی لەسەر ئەم لەحنە مناجاتنامە مەولونامە شیرین و فەرهاد ڕۆسەم و زۆراو ئەخوێننەوە بعد لە خوداوەند داوای تەوفیقەکەن کە سەر بکەون لە خوێندنەوەی ئەم چیرۆکانە سوال ئەمەسە پەیامە ئەم چیرۆکە چییە سەرگەرمە دەکا چه پەیامێکی هەست ئەم چیرۆکە تویشی فێری بوویت و تکراری کەیتەوە حەج ڕەبتێکیشی بە سەرزەمینە ئێمە نییە من لێ دەمێەوە گوێ بگرن بمان خەیتە سەر ڕێگاوی مستەقیم نەبین شەرمەزار غەفور و ڕەحیم تەوەجۆ بکە لە ئاوسکردنە زێحنە تۆ بە یەک سری مەفاهیمە یەهود هاوردە اوكي اما يسكريكي اما بيجي غفور ورحيم وبما خيت سرع او بعد رواتنا ومجلس عيش ونوش ودزمارين وممقمارين وامانه اوكي بعد عم بين بدأ توفيق خالق عالم دنوس باتي جنان ربتهم وبيانك الكيان في دين الرجال ورزانه بوضل غرجيله خب باس جنگنامەی ڕۆستەمەکە گوێ بگرن با من باسێکی ڕۆستەمتان بۆ بکەم من ئێژم ئێمە ئەشی زەرورەتێکی زەمانە ترساندی بیتیان تا ئێمە بین ڕۆسەمێ دروستکەین لە چیرۆکەکانمانە لە شتێ بترسین ئیتر ئەمە وەیە وەی شومە گورگە ئاسمانەشی لێی بترسین با من پێناسێکی ئەم ڕۆسەمە بکەم ڕۆسەم ئینسان ترسزاورێکە خود عبازێکە ئینسان زەمینیەکە کە ناچێتە ژێرە بارە خەتابە ڕەسمیە پادشا ڕۆسەم نێرەکەرێکە ناچێتە ژێرە بارە کەیکاوس هەر حەساو بۆ کەیکاوس ناکە فەرازە ئەمە لەکوێ ئەفامن لە ڕوبەڕووبوونەوەی ڕۆسەم و ئەسفەندیار کێس ئەسفەندیار نوێنەرە دەسەڵات و حکوومەتی دین و حکوومەتیە ڕۆسەم لەگەڵی تەرەفەوێ چاری ناکە ئیتریش ناتوانێ وەکو زۆرا و بیخەڵەتێنێت چون معمولەن ئەمانەی کە زەمینین خێری ئینسان هەیە چیەکەن زەبوونێکن لە خودعە و نەیرەنگ و ئەمانیش ئەستفادە ئەکەن لەبیرتان نەچێ لەگرا یەک زۆر مەوجودە کە ئەمانە بۆ خودعە ئەستفادەی لێەکەن ئەویشە مەسە لەناو خەڵکیا پێدێژن پیای خاسێکنی لەناو خەڵکیا پێدێژن کەی کاوسشا تۆ پیای مەردێنی لەناو خەڵکیا پێدێژن تۆ پاڵەوان خاسێکنی خەڵکی پێدێژن دەرنەتیجە تۆ تەن ئەدەی بە هەر شتێک کە ئەم تەسویرە لەناوە خەڵکیا حیفزکەی تۆجۆکەن بەم بەفسانە ئیسەر ڕۆسەم کێس ڕۆسەم پیادێکی زەمینیە وان ناچێتە ژێرە بارە خەتابە ڕەسمیە حاکمیەت ئەم پیاگە زەمینیەشی لەگەڵ کوڕەکەی خۆیان ڕێبڕێکەیت و بیکەیت و درۆزن لەم درۆزنیە
ژێ منت کوش بە تێغ پیرە دڵ لە سەنگ منت کوش بە تێغ ژاراوی فەرەنگ ئەمە بکوژێت بعد خەتاب ڕسمیش بێژێ من ناڵمم گەوە باوکەم و شادر باوە کوڕەکەی خاس بێت و ئیتا حەس جووامان ناتۆ ئۆکێ سوال ئەمەسە کورد ئەمەی دروست کردگەیە کورد ئیشی بۆ پاڵەوانی و گڕۆسەم دروستکە حاکمیت ئەمەی دروست کردگە کامە حاکمیت ئەمەی دروست کردگە کامە حاکمیت ئەمەی دروست کردگە کە بێژێ تەسویری و گڕۆسن تەسویر خوێڕێکەیە وتۆ ناچاری هەر تەسلیمە حاکمیت وتارە ڕسمی و گوتاری ڕسمی بوویت کێ ئەم ئەفسانە دروزەکە کورد چه پێویستی بەم ئەفسانە هەست بابزانی وەلی ئیستا تەسەوەرکن 100 ساڵە پێش لە موکریانە 80 ساڵە پێش لە موکریانە لە سلێمانیە لە هەولێرە بابایە دانیشتوێت لەناو کێڵێکا و کاورایە دانیشی ئامانەی بوو بەحسکە ڕۆسەم هەڵسا و سوارە ڕەقش جەهان پەیما بوو چوو ڕاو بکا و گوێرەکەیەکی کوشت و گوێرەکەکەی برژاند و خواردی و خەفت و گورزە گاوسەری نیاژێرە سەری وا 100 من وەزنی بوو 100 من ئەکاتە 900 کیلۆ وەزنی بوو من کارم بەمە نییە کە ئەمە ئەفسانەس ئۆکەی تۆ توانی هەزاران درۆی تیا بکەی چوون ئەفسانەس بەحس من هەمە نییە کە کورد 100 منی ئیمکان پەزیر نییە بەحس من هەمەسە کورد بۆ جوابدانەوە بە کامە ترسە خۆی ڕۆسەم دروزەکە شاهنامە دروزەکە کەیکاووس دروزەکە توران دروزەکە ئێران دروزەکە کامە ترسە خۆی و ئەسڵەن کورد نمودی لەم شاهنامە نییە نە بە چم کەسی نە بە هیچ کەسی با ئەدامە بین خب تاگرام متوجه بوون ڕۆسەم تی و کەمان و ئەسلحە و ئەوانەی هەڵگرت و سوارە ڕەخش بوو چوو ڕاوکان گۆڕێکی چاو پێ کەوت و بە کەمەند گرتی و گۆڕیدا بە عەرزا و سەری بڕی و گۆشتەکەیدا لە سیخ و خواردی تێری خوارد توجه بە فراز و فرود و گیرایی داستان بکەن بزانە کاکەگیان هیچ کەسێک ئەمە گوێ ئەدات کە خۆی ئەداتە دەسە تەسویر سازیە کە کاورا بۆی ئەکا لە تەناقزات داستان تێناگات لە ڕەوەندە ڕەوایی داستان و زوان داستان تێناگا پرسیار دروست ناکە ئەمە لە زەهنە توا ئەتفاقێکەخا بزانە کابرا ئوستادە کارەکەسا یعنی دەنگی ئەگۆڕێت تۆنی ئەگۆڕێت بە گوێرەی ئەحساساتێک ئەتوانی لە ئینسان بگۆڕێت تەسەوەر کە 89 ساڵە پێش کە جەهان وانە بوو 100 ساڵە پێش کە جەهان وانە بوو یەکی ئەمەی لە مەجلیسێکا خوێندوێت و بۆ ئەو مردمە بەختەی لادێکان و چوزانم شارۆچکەکانە سەرزەمینە ئێمە کە تەنیا داستانیان شەوچەرە و لەگەڵ یەکتری دانیشتن و چیرۆک بووگە چیرۆکن لەو کاڵیە مردمە خۆیان ناگەهان کاورایەتێ و ئەم چیرۆکیانە بۆ بەحسەکە ئەم مردمە ماڵێکی بچووکی هەست مەشکەیەکی هەست چەند سەر حەیوانی هەست هیچ تەسەورێکی نە لە دەربار هەست هیچ تەسەورێکی لە ژیان لە لاکشری نییە ئەم بم داستانە ئێستا خەریکە بووی بەحسەکە لە لەشکرت تورک لە پڕدا سوار هاتنە ئەو شوێنە بۆ ڕاوشکار تەوەجۆ بکەن ئینسانە کوردی هیچ وەخت دوژمنی نەناسیگە دوژمنی نەبووگە جالبە
کە لەم سەرزەمینە کوردەوارە کۆچ ئەکا ئەڕوا لە سنوورەکانە هندوستان خۆی ئەگرێت و لە سنوورەکانە هندوستانیش تەکە هندیا دەرناکەفێ تەکە تورکا دەرەکەفێ. کورد هیچ پێناسەیەکی لە دوژمن نییە، چون دەوڵەتی دانن یاگە دۆس و دوژمنی بۆ لە یەک بکاتەوە. دوژمنی ناتکەس ئەم سەرزەمینە، بۆیە هەر کەسێ توانی گەسی هاتکەس ئەم سەرزەمینە بۆ خۆی تیکەی خاکی داگیر کرد گەولادەیەکی دان یاگە و ژیاگە، کەس پەلاماری نەدەکەم. بۆ چون ئەمچە کە تۆ پێی ئێژی حکوومەت کە هەرچی تەسویرەکەی دوورترەوەکەی تۆ لە تاریخ لە کارڵ ئشمیتۆ کە دەسی بۆ بۆی کە ئێژە وەزیفەی حکوومەت پێناسەکردنە دۆس و دوژمنە، حکوومەت بە دەستگاهە پۆلیس و دەستگاهە ئەرتش حکوومەتەکە. ئالەگراسەکە واڵتر بنیامین یەخەی پۆلیسە گرێت ئێژەی تۆ قانون تەسویب ئەەکەی کە پۆلیس ئجرایکە لە وەختە ئجراکردنە قانون و پۆلیسە هیچ قانونی موجود نییە. پۆلیس نێرە کەرە مەیدانە، تۆ ناتوانی قانونێ بێری تەفسیرە قانون کات. دەرنەتیجە پۆلیس دەستی ئازادە. تێ پەیمانە حەیدەری ناو خیابانە ئەگرێ ئەیدا و عەرزە فشکی ئاوەسە لە ئێژێ خواڵی ناگرێ و چی ویتر تهدید بوو. دەیت بێ سابتی بکە تهدید نەبوو. کابرای ئەمریکایی داوە عەرزا و پێنیا پشتە ملی و خەفەی کرد و وتی وەڵاوە تهدیدوگە ئەو کەسیش نەیگرتن. ئەمە پۆلیس یعنی تەکە کوشتن و بڕینا تەرەفە دەوڵەت یا ئەرتش دروستەکە. ئەرتشە بۆ چییە؟ ئەمە سوالەکەم حیزە پێشمەرگەتان بۆ چییە؟ بۆ چیتانە؟ تۆ بڕۆی شەڕکەی لەگەڵ دوژمنە. ئەگەر حکوومەتە ئیقلیم حکوومەتە کوردیە مەرتیکە ئێشێ بە ئێمە بێژی دوژمنە کورد کێس کە ئەمە حیزە پێشمەرگەی تۆ ڕوا شەڕیەکات موجود نییە. ئەی هێزە پێشمەرگە بۆ کێ دروست کریاگە؟ هێزە پێشمەرگە بۆ دوژمن دروست کریاگەم دوژمنە کێس مەردمە کوردە. قەرارە کوردە قەومیەتنیکی بە هێزە پێشمەرگەی پارتی یەکێتی و کۆمەڵ و دموکرات و پەکەکە کۆنتڕۆڵ بکرێت، سەرکوب بکرێت. کورد لەم چیرۆکە ئەفساناویە نە حزوری هەز نە سنوورەکانە دوژمن بە سنوورەکانە کوردەوارەگات. کە سنوورە کوردەوار تەواو ئەوێت هندی دەست پێکە. هندی دوژمنی ئێمە نییە. ئەکێ دوژمنی ئێمەس؟ تورک. تەسەور کە تۆ لە سلێمانی دانیشتگی هیچ تەسویرێکی 6,000 ساڵە پێش لە هیچ تورکە حیزێک نییە. نێزت ناگەهان ئەفسانە دروست ئەەکەی کە تورک دوژمنە تۆست. کارت بەمە نەوێ ئەمڕۆ تورک ئەوێنی لە منتەقەی خۆمانە و لەم سەرزەمینە کوردەوارە. کارت بەمە نەبێت ئەو وەختە تورک تێتە ناوە ئەفسانە. تورک خەریکە ئێران تەهدیدەکا. ئێران کوێز معلوم نییە. ئەمە خەریکی بۆ کێ ئێژیتی؟ بۆ دانەی هەڵەوجەیی، بۆ دانەیە مۆردینی، بۆ دانەیە قادزیی. بۆ کێ ئێژیتی؟ بۆ لادیەکانە سۆران. خەریکی بۆ ئەوان ئێژیتی. کاورانە تورکی دیگە نازانێت چ شکڵێ. تۆ کە نازانی ئەمە مەوجودە چۆن ئەفسانەی بۆ دروست دەکەی؟ ئەگەر تورک دوژمن و چۆن توانی بێت ئەم سەرزەمینە؟ دێ ئەگەر ئەمە 3,000 ساڵە ئێمە خەریکین ئەم تڕەهاتە تکرارەکەین و چۆن دوژمنی وەکو توران توانی بێسوارەمە لە ئێمە بوێت؟ ئدامە ئەدەینها دوای نەتیدا ئەگەڕان سەردەم کاتێ تایان کەوتێ بەڕاستی ڕۆتەمە چون دەوریان گەدێ هاتوو بێدەنگ ڕەخت داگەڕیانێ دەستی کرد بەجەنگ نارەتەی کێتایە فڕمانی چەندارێ ڕۆتەم لەو خەوە و هیچ نەبوو بیدارێ لەگەڵ جوانەکانێ دەستی کرد بەسەڕێ ئەسڵەن نەترسا ڕەختی بۆی نەروەرێ عاقبەت یەکەتی لە تورکی بێخێرێ کوێتی بەو چەپۆکە ڕەختی گەنێ دگێرێ ئەوت نەفەرەکەوی تیان دەستێت و بردێ شادەوری ڕەخشیانێ جازانە گردە بە زۆری کەمەنێ گرزانە ناوداو گەڕانە وەدوادێ خود و بێخاوە شارێکی گەورە نزیک بووکەوە شاری سەمەنیان تێوت ئەوسان شارێکی گەورە نزیک بوو لەوێ شاری سەمەنیان پێوت ئەوسا دە تورک چوون ڕەخش بگرن ڕەخسیانی کوشت ڕۆسەم هەڵنەسا. ئۆکەی لەوێ شارێک بوو بەناو شارە سەمەند یعنی سەمەنگان
اوكي توجه بك اجي واجن بياوان قديم كان بياوا قديم واجيت اترخو سندين بياوان قديم واجي لابتدائي جنامي الروسما وتيك بياوان قديم واجن بكين باس النام آوران اواني كناويان هس كناوي هس برين سليمي كبزين كناوي هس استن رخش الروسميان دزي وأمد داستانه وكاورا خليك بم لحن بوتي بيانكا بوشي اشي ام لحن بيته بوشي اشي جيراي بويت تا چه تأثيري لتو دروس كات كاورا ام كالا بو توليدكا كاورا تماكو توليدكا تو بولي بي بيسيني ام ابياته كرد نيهوني قسو پاسخي وحيج برپرچي حيج كيشيكي دروني وبيروني خوينه دا قسو بۆ سەرگەرمیشم کاری نەکردگە بۆ سەرگەرمیم کاری بکردە لۆکاڵی کاریە کردیمە کەممان نییە باسی زەماوانی فلانە کات و باسی شەڕی فلانە کەسە کات و هەر بە شێعر بردیان بۆ پادشای شارە سەمەنگان پەسەندی کرد ئەم ئەسپە و تیش قەشەنگێکە و ئەمری کرد بە وەزیر بچی ئەم ئەسپە وەسێتۆ لە تەوێڵە ئێوە ڕەوەندە ڕەوایە داستان گوێ بدەن بعد من تێمە سەر ئەلفاظ و تەساویرێک کە بە کەلەمات بۆ دروست ئەکات خب حج كامتان منكر أونيا كأجر زوان جافي وكم من قصب كان مكري قصب كانوا بيور كردون أم لحن أم ترانة تأثير تان لسردانيت غرقتانا كحزي بيجن لدنكي توجد أجر شون يهو لحني قوري ودلتن بو رخش نمابو يا الله شو برو سمنغان وزاني داستانا كتشيه أوكي ومن بدي أرشد شيء وحاول يبون هذا بقريب جردو قطار يرجع حول خوان جانم بعوض رفيق شغل هذا شاو بدنا رشد جوج عن قالوان بريغ دحرا وشغل وبيا وبان خبيزة جهان بالوان خليك تك خواي خويا قساك على قرا خواي هاوردنا وبازيك كمن بيرخ تشيبكم وتو أقال لي خوا فرشت قشنيك وأم قرزو قوبالا كي علي قريتو أقل رخشنوي من تشيبكم خو خوشي هاوردنا وداسانك بله دیدەبانەکان وتیانەوە خەنجەرگوزارێکی پاڵەوان هات و پاڵەوانە و خەنجەرگوزار و شەڕکەرە و زینێکی و ئاوشان و پاشای گوتیەوە حتمەن ڕۆسەمە ئیتر خۆ ئێمە هیچ فکری ناکەینەوە ئەحیانەن گیوێ و دەرزوێ فەڵامە ڕۆسەمە و حتمەن ڕۆسەمە پاچاوتی بەریدەن بابێت خۆ وەرێ ئێمە ئەفسونە داستانەکە گرتمانیتر ئەم ئەفسانەس و خواهڵی ناگەی و کاورەش دەنگی خۆشە و قەشەنگێژیتی و لاوە گەوجە با گوێ بەین بزانینەوێت و چی ئۆکەی های تازە پادشا تەشخیصیشی دا ئەتفاقەکە چییە وەسەر کارشناسانە کوردن تەلەڤیزیۆنەکانە حەلیم
ئێژێ ئەمەی کە نازان شناسنامەی هەز عکسی هەز کارتە شناسایی هەز پاسپۆرتی هەز ئەمە ڕۆسەمە حتممەنیش لە دەشتی ڕاوە خەوی کردووە پاشان ڕەخشیان بردووە ئەمە ئیتر منتقەکەی وەسە تەئاترەکانە حەمەدەمەڵ لەبەرخۆی و قسایەکە وزيران خاتي شريعة شو بيطلعني الرسل مودان يجب ما كان كتن جازة بيت كوتي لزميني نذير خاتي باڵێ پادشا تازەمەی 20 ساتەکە وەزیرەکان چووە ئەستقباڵی پێشوازی دەسو پێیان ماچ کرد و بوومە قوروانت و نۆکەرتین و خوا هەڵی ناگری و تۆ فرە مهمیت و ئەلمانە ئێوە ئەسەن بفەهمن کە زەرورەتە دروستکردنە ئەفسانە چییە تۆ ئیشە بزانێ ئەمە بە چ دەردێگە خوا کاکە گیان تۆ مۆنیکا بۆ ئەسێنیت تفەنگ بۆ ئەسێنیت یەک کارکردێکی بۆ تۆ هەست That's Percy, the little one. That's Dad, the dork. That's Mom, the multitask. من معذرة مثلا تبليغ يوتيوب هشام تۆ سەیرە ئەو منتقەکە شاوتی تۆ کوڕە زاڵی بۆچی پیادە و پەرێشان حاڵی خواردنەک بوو ئەسپە نییە تۆ بە من بێژە کێ لە سەحرا ئەسپە تۆی دزیگە ئەمە فۆرن فەمی کە ئەسپ دزیاگە بابن لە لەحزێ وڵە تۆ خۆتت لەو داخۆ ئەم گشتە سادە سازیە بۆ ئەکەی بزانە تۆ قرار نییە هیچ شناختێک لە پشت تەجزیە و تەحلیل و دەستپێریها ئەسەن وەسە نەمایشنامەکانە حەمەدەمەڵ و قرار نییە تەماشاچی خۆی حەدس لێ بات نەمایشنامەی ساموئیل بێکەت هیچ وەخت ناتوانی لە سلێمانیا پلایکەی چون خەڵکەکە نافامێ چون حتمما شێ بکاورا بێ لەبەرە خۆی وە نیاتە دەرونیە خۆی بێژێ و بێژی منزوری چی بوو لەم دیالۆگە واوتی وەنەم خەڵکە تێناگەڕ ئەم خەڵکە فقط دەرسەتح ئیدراکاتە حەیوانی تێگات وەوە سەیتر کاورای پاشای سەمەنگان گشتی هەڵگرت وتی ئەوە حتمما لە بیاوانە و ڕەخشیان لێت بردگایە ڕۆسەمیش نایژی گەماڵ واوتە لەکوێ زانی ڕۆسەم کردیە قرم و قاڵ وتی بە غەزەب هەر لەحنی گۆڕیا بە غەزەب هاتم ڕەخش پەیاکە یاخۆ شوێنەکەی لەگرا دیارکە ئەگەر ناقەسەم بەزات خوای نازانم چیوەم گورزمە لێ ئەدەم و خوێن لاشە ئەوە و تەخت و بەختە نابوو دەکەم و خوێڕی و تەوەجۆکە ئیسە ئەم پادشانە هاتکن دەست ماچەکەن گشتیان دەستیان ماچ کردگەی ترم تادیدە بوو ئەەکەی گوێبە چۆن بە توند و تێژی کار ناچێتە سەرمار بە قسەی خۆش لە کونتێتە دەر دێ ڕۆسەم زۆری بوو ئەمانە گشتیان چوونە چاپلوسی و دەستماچکردن ڕۆسەم وتی باوک ساحێوتان دەرتێنم خوێن لاشە بوات و ئەم تەخت و بەختە ئەشێوێنم و وتی لاو گێلە بە تند و تیژی کار ناچێتە سەر مار بە قسەی خۆش لە کونتێتە دەر ئەمە جارێن ئەمەی کردە ناو زەینە لە کاتێکە کاورا بە تەمامە قدرت خەریکە قسەکە چۆن بە تند و تیژی کار ناچێتە سەر کاورا زیقی کردە تۆقیدە دە ئیستە کار بە تند و تیژی ناچێتە سەر چ وعدە ئەدا بە ڕۆسەمێژێ ڕەخشوا لە ئەگرا و دەمی نه
ئێژێ ڕەخشواوە لای منەوە ئەیدۆزمەوە نە تیمێ تاقیقی ئەنێرم ڕەخش بدۆزنەوە نە خۆ زەحمەت مەکێشە بمە قوروانی قاچ و قولە دانیشە من ئەم شتە نۆکەرە بەهەنێرم بۆ تیپەیاکەن نە ئێژێ دانیشە عشق و حاڵ کە بۆ خوات ڕۆسەمە پەخمەش دانیشێتە عشق و حاڵ متوجه بوون؟ خۆ کەسێک ئەحیانەن سوال ناکە کەکەم چرت و پرتە توڕەهاتە بۆ منێژیت نا وەلی ئەو خەریکە لە ناو زەهنە تۆ ئەکاڵێ تۆ ئەکاڵێ تۆ ئەکاڵێ تۆ ئەکاڵێ ئەو یە ناسینێکی لە تۆ هەس هاوا ورودە پێیەکات هەموو خەزێنە و گەنج و مەتاعن کەنیز و غوڵام زەڕین کولا من گشتی بۆ تۆ بابە کابرا بۆ ڕەخش هات کە کەنیزی نەگەرەکە و غوڵامی نەگەرەکە زۆری هەز ئەتوانێ هەر کەسێک بگرێتە جاوزی پێ بکە ئەسەن لەگرا داستانە ڕەخش چوو بەرەو حاشیە ئەم ئاغا هەدەفەکەی خۆی گم کرد خەریکی گوێزان بوو لاوە ڕازیجە کاوخ و بەڕاستی و کنیشکەکان زەریفن و با پاڵێکی بۆ بین و ئۆکێ ئەمشەو لێرە بە حەتا بەیانی خۆش ڕاوی ببوورە بە دڵگەرانی ئافرم تەواو ئیتر هەدەفەکە کە ئەم هاتوو بۆ گرە نەما معلوم نەما ئاڕۆسەم تەسمیمی گرت دانیشی عەرەق بخوا ئەمشەو عەرەق بخوا و خانم بازی بکاتە بەیانی ئۆکێ ڕۆسەم دڵی ساکن بوو لە دەرد ڕووی کردە چادر ئاڵاوی لاوجوەرد ئۆکەی ڕەلحەلەحنەکەی گۆڕی ئاڕۆسەم مشکڵ ڕەخشی نەوگە ئاڕۆسەم مشکڵە سەکسی بووگە وە بەڕوو پیاوانە کەسی دەست نەکەوتگە ئایوتی ڕەحمەت لە قەوری باوک ساحێوت ئەجەب شتێک و بادانیشم شۆ حاڵکەی بۆ خۆمان لەو لاشەیە و خوایە وەگەرم ڕەخشەنەوێ من چی بکەم و ئەم گوز و گۆپاڵە کێ هەڵی گرێت و ئا لەگراسە کە داستان ئەنحرافەدا تۆ ئەوەتە ناو شەهوات تۆ بازیەکە گەمەکەی تۆ ئەو چوو دەنگی گوڕی و کەنیزەکانی زیبا و چینی پۆش کەمەربەستەکان داونەی دڕنە گۆش تەوەجۆ کە لەم سەرزەمینە ئێمە ژن زەریفە کوردمان نییە زەریفەکان چینین زیبای چینی پۆشیشن کەمەربەستەکان داونەی دڕنە گۆش کەمەربەستەکان بە خدمەتە چی جنسی بۆچی کەمەری بەسکە بۆەوەی بدا کەمەری بەچی بەسکە و کەمەری نەوەسکە هیممەت بکە کۆشکێ دروستکە خۆ ئەمەن لە ئەوڵە وتی خوای غەفور و ڕەحیم کومەکمان بکە ئەم داستانتانە بوو بیژین فەرموودەی ئاڕۆسەم چوو ڕەخش بگرێ دانیشتە عەرەقبازی و خانمبازی ئای تەختە جەم بوون و ڕۆسەم بۆ تماشا چووە سەر تەختە پادشا تەختە پادشا بورج میلاد تارانوگە ئشرافە کاملی بووگەیتر بە چاوە قەیر موسەلەح توانیت هەرچی زەریفە بیبینیت یعنی سەرت چوارڕا بووگە بۆ دختەربازی پادشایش هەر لەوێ دانیشتگە چووە سەر و دانیش پاڵ کەوت بۆی ئێستا ڕۆسەم لە جوانی ئەوان سەرسام ناوێ ئەمان لە قودرەت ڕۆسەم سەرسامەون گشتی دەسە پاچە بووگە هەوڵ بووگە سوورا و سپیا و قاتی کریاگە تەماشای ڕۆسەمەکەن وەسە داسانە زەڵەیخا و یوسف گشتی دەسە خۆی بڕی گەشتی تماشای نێرەکەری ڕۆسەمەکە گشتی سەرسام بووگە شەو بەسەردا هاوت ڕووی دنیا بوو تاوڕ هەڵگیرسا و چرا و فانوسا و هەزار بابە بوو کاورەی بەختە سەرزەمینە ئێمە وا چراموشیەکی نەدیگەت و خەریکی باسە شعلەی چرچرا و فانۆس گەوهەردا بووی لە جام ڕێز وەکو شەوق خوەر
ئەمە حیژ نمود مادیەکی لەم سەرزەمینەیە من یەخنە خەڵک چرچرای چاو پێکەوتگە شەو کە تاریکی هاو چراغانی دەسی پێ کرد تەوجە بکە لە تەسویرێکە بۆ کابرای بەڵبەختی دروستیەکەوە لە توول عمریانە پادشای دیگە نە دەرباری دیگە نە تەسەورێکی لەم تۆڕ ڕەهاتە هەست ئەم ئیستە بە داستانی کاتە ناو زێهنی باڵێ حەوی هەیوان لاوجوەر جەواهرکاری ئەو پاش و گوڵاو ئەنبەردیاری بەهیشە ئیتر ئەمە حتمەن و لاجەوەردەوە شکڵ ئاسمانگ و زمڕد و شۆڵەی چرچراق ئەدرەوشێت و فانوس ئەدرەوشێت و عیدێ هاتن ئاو پاشیان کرد بە گوڵاو بە ئەنبەر بۆی خۆشوێت ئەمە تۆ وەختی پادشای وایە واسەیتر ژنە فرەت هەست و گوڵاو ئەنبەر تێریت و دایمەن ئاو پاشیەکە نەبرەوەی بۆی خۆش بڵاتەوە سەرتاو تەوجد کرد ئەمە تەسویرسازیەکە لە دەربارێک کە تۆ هیچ وەخت نەدیگە هیچ وەخت چاو پێ نەکەوتگە شاد بوو مهمەکە شا کێس دەربار کێس چه اتفاقاتێکی تیاکەوێ شابوون چه شکلیە ئەم خەڵکە نازانێدا دۆشەکە و فەرشی زیباوی چینی باف بۆی مسک و ئەنبار لەگەڵ مسکیناو ئەو وەختیشە هەر ئەو وەختیشە چین کارخانەی دنیاوگە وەکو ئیستە چۆن کاسبەکانە سلێمانی ڕۆنجنس چینی تێرن و ئەیوەن و سین خۆتان بێژن سین ئەڕۆن ئەدەن کڵاش هەورامیتان بۆ چینیت و تێرنیوانە ئەو وەختیشە چین هەر کارخانەوگە ئەم خەڵکە لەم سەرزەمینە هیچ کارەوگە هەر ئەو وەختیشە کاڵای چینی مەرغوبیەتی بووگە با ئێمە لە توول تاریخە یە مشت سادراتی وارداتی بووی دائیمەن وە هاوردەمان کردگە دۆشەکەیش لە چینۆ هاتگە باڵێ ساڵقی مەشغوڵی شەراوی ناو و مەجلس فەرح بەخش بەزمە شەراو بوو بەه لەم عیبادەت خۆش ئافرین ئای ڕۆسەم خەریکە بۆ خۆی مەسەکە معرەمێکی شا لە مەجلس هەڵسا ڕۆیشتە حرم خەڵوەتخانەی شا تۆ کە شاوی حتمەن هەروە کە ئەنبەر و گوڵاو فرە و فراوانە هەست کۆمەڵی واژەنیشە ئەمبار کردگە ناو ئەمباریەکەتا پێژن حرم سەرا تا تۆ وەکو کێج بپەڕی چووە ناوە خەڵوەتخانەی شا و حرەمسەرەی شاوتی بێتا بۆ بێژم چه خەوەرە نێرەکەرەکە وا لەگرا خزمەت بانۆی بانوان ئیشە تۆ لەبرا بانووی بانوانت هەست بۆیە بەو تەشکەکەی ئیبراهیم ئەحمەدەوێت و بانووی ئەووەڵە عێراق بانووی بانوان ئەم خەڵکیشە عادیە وەلایە و خۆحڵی نابێ و بانووی بانوان و بیستگیانە قەبلەن ذاكتي فارسات سوداء كوت الدرس برختار وكو مانغو منا هدروا القدراني قلم كشيدة برجاني الماطي سرمنا جاتو بير رحلة بالا دستاوي فاتلة بالا دستاوي أميش بيجي بروي قطراوني قلم كشيدة برجانق الماس سرمنا ديدة تماشي الرحيش بكي رحي بغداد بروسياق وجين مشكا جندلو ئالەگرات و تەسەور ئەەکەی بانووی دەربار چ شکلیە ئەبرۆی قەتراونی قەڵەم کەشیدە برژانگە ئەڵماس سرمە نەدیدە لەسەر هەتا پاوی زەڕەنەی بوو عەیب دروست کرا بوو لە کارخانەی غەیب باڵێ کاکیان چوو بۆ زەفاف وەختی نیوە شەوکە ئیسە وەسفی کردیتان چه شکلیە ئیتر بۆ خۆتان تەسەورکەن 100 ساڵە پێش فاتەوە لە پاڵ دەستانە تەسەورکەن ئەمە کیس
چۆن خولیای زندگی پادشاهی و دەربار ئەویت با بمێنێت ئێستا لەباس جوانی بە بەدەن پۆشا ئەچێتە تەڵەوە ڕۆسەم ئەچێتە تەڵەوە ڕۆسەم باڵێ چوتماشای ڕۆسەمی کرد و وەک مانگدانە نیشت و بەو پەنجەی ڕەنگین شێلای دەسوپای و ڕۆسەم لە پڕێکا هەڵسا لە خۆم پاڵەوان عەجیب و غەریبە و ئەو وەختیشە ئەمانە لە ناو ئینستاگرامە ڕۆسەم شاخە ئینستاگرام وگە شاخە تیکتۆک وگە ئەیشی فرە مەشهور وگە گشت کەسی زانی گیانە ئیسا ئێژیتی تۆ شاخە ئینستاگرام وگی من حاڵیم وگە بۆی وامەگرام بەڵێ تەوەجۆ بکەن لە تەبلیغات ئەم خانمە کەنیشکە پادشای سەمەنگانە وا لە ناوە حەرەمسەرا ژن شەو ڕۆژ دانیشن باز ئەکەن کورە نازانین نێرەکەی هێز ناوی ڕۆسەمە داخم ڕۆسەم چی شکڵی وێ مشت ئەدا لە شێر ئەیکوژێت هەوخان چووگۆ حەچی دێوە کوشتگیسی باو کە گیان لە تەوەجۆ بکە لە ئاوسبوونە زەهنێتۆ چی باعث ئەوێ تەخمینە ئێژێت خوا فکرە خراو مەکە تخوا قزاوت مەکە لە کارخانەی غەیبات دیارە کاکە ڕۆسەم من هاتکەم بۆلات من فرە ناوبانگ تۆم بیستگە ئەوە بزانی قسە تەئسیر دانی لەسەر ئینسانێکە چی تەخمینە ئەواتە تەڵەوە ڕۆسەم تەبلیغاتێک کە دەرمەوردە ڕۆسەم کردیاگە چی تۆ ئاوس ئەکا بە ئێرانیەت ئەمە چی تۆ ئاوس ئەکا بە حکوومەتە پادشاهانە نەبووگ دەربارە نەدیگ ئەمە ئەگەر من بیدۆزمەوە چاگاتەوە ئاخرەکەیە من معذرت از بابت تبلیغات نیالید خیلی که اجید که ئەمانەم بیستووە ڕۆژ و مانگ و ساڵ ئاراومم نییە و تۆ وا لە خەیاڵ تەسەور بکە تۆیش ئەمانە ببیسی ماتەڵی ئێران بێت ئاوسەکە لاو ئێرانی بووگە و فرمۆهیم بووگە و پادشای بووگە و 100,000 دانە یوزی بووگە و ژنە زەریفی بووگە و مەحافەرینی بووگە و مەحدوخت و مەخشیختی بووگە و تەوەجۆ بکەی ئەمیش هەرەمانەی بیست بێ خەریکە گیانی دەربێ ماچی بکە لە ڕۆزە
في فاتشة زمن كان من أرض زراري رجال من شعاني دنيا أواتخواز من تكراري تيري غمزة ونازل شعان الدنيا ئاوات خوازە من پێکراوە تیرە غەمزە و نازە من دەیخۆتۆ لە حرم سراوی کەس نەتیدی بوو ئیستە خۆت لە ئەوەڵ و وتت حیچ کە چاوی نەکەوت کە حسن و جەماڵ و کەماڵە من اوكي ولا تو چون وایتە دەمە شەهەوات و لە ئەوەڵیشە و ناپرسی کاکە کامە زەرورەتە تاریخی وەها ئەفسانەیەک بۆ منە کورد دروزەکە ئەمە ناپرسی لە ڕەوەندە ڕەوایی داستانەکەش ناپرسی سە تۆ سکس گرتکتی وەکو هەرێمە سوڵتان هەرێمە سوڵتان سوڵەیمانە قانونی تۆ چۆن سابتیەکەی سوڵتان سوڵەیمانە قانونی مەوجود بوو و ڕەوابەتە جنسیە سوڵتان سوڵەیمان ژنەکان ڕقابەتەکەن کێ ئەمشەو بڕواتە ژێرە لەنگە سوڵتان بخەفێ توش پیاڕۆ و ژنەکان تماشایەکەن و خۆزگەم و خۆی و کاشکای من سوڵتانێک بووایە و ڕقابەتم کردایە و پیاکان براڕۆ و پاشای خۆشە و تۆ حاڵی دەبێن ئێستا وتی لە ئەوەڵ وتی کەس نەمی دیگە ئێستێژی شاهانە دنیا ئاوات خوازە من پێکراوە تیرە غەمزە و نازە من باڵێ ئەمانەی ود سەروی خەرامان تەنها ماوەیەوە ڕۆسەمت دەستان ئالوودەی کرد بە پندارێک هات وەسوەسەی کرد ئالوودەی کرد بە پندارێک هەرەو جۆرە و ئەم داستانە تۆ ئالوودەکاوە پندارێک ڕۆسەم گەڕی تێپەر بوو تا سۆحا وەکو سۆبە سوود وەک چرا تۆڕیەکان سوود بەڵبەخت ڕۆسەم دانیشت لە مۆغان بابا ئەگرام ئەگەر توران نەبوو ئیتر مۆغان چ ڕەبتێکی بە توران هەس هەر بۆ خاترێەوەی ئەمانە بکەیتە ناو زەهنە مردمە بەڵبەختەها ڕۆسەم چوو دانیش لە مۆغان بانگی کرد وەزیر گەشتی بێت بەر لە گشتی چوو سەعا 5 سۆح مەڵا بانگی نەدابوو إنسان من سلطات كي تدير شد بيمان يبكين بدراجيل وأنا بعد كلام كتلمان حتى قولي معلوم دورين أنا شعق تريك في ذروة تخشى تريش وترك أودانا وفي حاواني وفي توميلتا كتوتا توتا ليك تحليلتا هذه طلب كذب اللحظة ودجا ما ريتني نيبري لروسانا زماوان يان كذب تلو البقرة جعان فاواني روي تقارا وتم حيراني جناي عاليبو تسام لجماعة ظرف خاليبو جالبم تڕەهاتێکە ئیداتە دەمیەکۆ هیچ کامی نموودە مادی لە سەرزەمینە ئێمە نییە وەلی وەختی ئەگاوە ئەزدواجکردن ئەوێتۆ زەماوەنیش مارە ئەوڕێت داوای ئەکات ئەم سێشتە مەوجودە ئەم سێشتە تێت ناو داستانەکە وەلی ما بەقێ مەوجود نییە تۆ حیچەکە لێ نەدیگە ئێستا هەمزاد پنداریەکەی کاملەن دروستە و چوو خوا هەڵی ناگرێ ئەو شەوە معلوم نەوت چی بەری پێگرت جەهان پاڵەوان دەسێنێرێت و قەی تەهمینە دانیشێت تا سۆها ڕۆژ ئەوێت و بڕوات و داوای بکات و زەماوەنی بکەن و بێت و باڵێ لە بازوویدا بوو ڕۆسەمە دەستان دانەیە گەوهەر قەیمەتە جەهان گەوهەرێک کە دانەی دیار بوو دڕە خزێنەی کەیکاوس شابوو ئەمەی کەند و دایوە تەمینەوتی ئەگەر دوو گیان بووی کوڕ و بیوەسە قەی بازووی ئەگەر کەنیشت و بیوەسە قەی زڵفەکانی ئۆکێ خب ئەمە ڕۆسەم و زۆرا و فقط جەنگنامەکەیەسی کە بە سوورەتە ئەوامانە بڵاو کریاگە سەناو مەردمە ئێمە
ئەگەر ئیجازە بدەن با نمونەیەک مەولوونامە و وەفاتنامەی کوردیتان بۆ لێبان ئەگەر بیدۆزمەوە لەگرام وجود بێت. خۆ هەمان لە هەندان گوێرێدا باسە مەجلیسی کرد و عەیاشی کرد و بڕۆی قەترانی قەڵەم کەشیدە و بژان لە ئەڵماس فرمە نەدیدە و لێوی وەک لە عەلدانی گەوهەر ئالەم قسانە خۆ بیستە ئیسە بێ بگرن نەبێکی قادر و خالق قوای گرم و سرد نیشت دڵێ تێدا نەبێگەرێ دەرونێنیا و تێدا نەبێش لەشا لەگەدا و لەبێ لە دەروێش ئەمری خوددایە و لە کەلامی خۆی زیندوو نامێنێ و بەدەن کورشەیە هەر کەسێ دنیای لا معتەبەرە عاقیبەت ئەمرێت و بێ خەبەرە ئەگەر بە عیلم و فەزل هەر کەس دنیای لا معتەبەرە آخری ئەمرێت ئەو بێخەبەرە. حەزرەتی ئادەم دەبا بمایە ئەگەر و عیلم و معرفەت وایە حەزرەتی ئادەم مەشیا بمایە. وعند الغفار نبي الله نوح لو حاكوا شارك بما نندي روحه كان إبراهيم بوكي إسماعيل خليل خالص جباري جليل وحسن جمال يوسف كنعان كالأقيام الداو سجان لويجان أقر رزقاري كسير زاري أيب لمردن ديبو رزقاري ئێستا بۆ چین بۆ ئەوەی کە تۆ ترسە نییە تا ئینتزاع خوا بکەی ئینتزاع خوا بکەی تا کۆمەڵی دەس و دەسەڵۆکی بۆ دروست بکەن تا خوات بۆ کۆنتڕۆڵکەن. بزان ئاغاگیان تۆ ئەگەر ئیمڕۆ جووتیاری زەمین خاسە ناسیت تۆ ئەگەر ئیمڕۆ تۆڕنەچیت دەستگای تۆڕنەچی و تەراش خاسە ناسیت ئەنوا و ئەقسامە فلس خاسە ناسیت ئەگەر تۆ بزگیری دەست بکەی لە قنگە هەر حەیوانێک ئەزانی ئەمە چاخە لە ڕێدانی تەماشاکەی ئەزانی چەند ساڵیسی یەک خرتە دوو خرتە سێ خرتە دە خرتە چکارەس ئەی ئەگەر تۆ ناند لە بەشەر دەربێری چی تۆ بەشەر ئەناسی چون بەشەر ئیتر خۆ کێڵگە نییە خۆ باخ نییە خۆ دارەتوو نییە تا تۆ بزانی دارەتوو کەی کودی گەرەکە کەی ئاوی گەرەکە کەی پەیوەنی گەرەکە تۆ ئیش بەشەر بناسی ترسەکان و خەوفەکان و ویستەکانی بناسیت تا ورودی تێ بکەی. جوولەکە لە سەرزەمینە ئێمە چ کارەوگە نانین لە زەمین دەرناوەرگە ئێ لە کێ دەری هاوەرگە لە بەشەر دەری هاوەرگە جوولەکە بۆ نوشتە بۆ تۆ ئەنووسێ لەبەر ئەوەی وەی تەبیعەت بۆ تۆ کۆنتڕۆڵەکە پۆلێکە بۆ ئەسێنێ دوعایەکە بۆ ئەکاتە لەوەی شومە دوورەکاتەوە خوا کۆنتڕۆڵەکە ڕشوە هاتوخوا کاری کۆنتڕۆڵکردنە خواست بۆ ئەوەی کە تۆ حازروی پوڵ بدەیت تا ئەو خوات بۆ کۆنتڕۆڵکە ئەشی خوات بۆ دروستکە تا بۆتی کۆنتڕۆڵکە ئەشی یەکەم جار خوات بۆ دروستکە تا بەعد بۆتی کۆنتڕۆڵکە ئەم تۆڕە هاتەوە تۆ ئەیشنەفی تحت ناوە مەولوونامە و وەفاتنامە و ڕۆسەم و شیرین و فەرهاد و حەجێکی لەم سەرزەمینە ئێمە ئەتفاق نەکەوتکە ڕەبتێکی بە ئەم مەردمی ئێمە نییە کاری ئەمەسە ترس بخاتە دڵەتۆ ترس کە کەوتە دڵەتۆ خوا مەعنا پەیاکە خوا مەعنای پەیاکرد ئەو تێتە خوارە خوا بوو کۆنتڕۆڵەکە مەترسە من وامەگرا لاو دوعای بۆکەین وەقتنی بۆکەینە سەر و خێراتی بۆکەین و بێرۆ بۆ لای خۆم و دوودانە وەردە بۆ ئەخوێنە مەحەلی یەکەم و لاو لەسەری مەچوو تۆ لەبەرۆ ئێشی ئەم خەڵکە ئالوودەکەی بە ئێرانیەت تا دەسەڵاتە دەوڵەتە ئێرانی و پادشای ئێرانی مەعنا پەیاکات لە پشتە داستانە خۆشە جفتبوونە ڕۆسەم تەکە تەهمینە وەی تەهمینە چ نەقشەی پیچیدەیەکی کێشا ڕۆسەم گەماڵ باوک هەوەسی کرد بڕواشکار کات بە کەمەند گۆڕێکی گرت یەک گۆڕی خوارد ئەویش دە نەفەری هەنا ڕەخشەکەیان دزی ڕۆسەم هات مەسی کرد و لەبیری چوو بڕواتە شوێنە ڕەخش و شەو ناگەهان زەریفی چووە تەڵەوی شێلای وتی هەڵسە
من الديقة هاتش زريفم تخوان نترسي رقش من هاوردن بيستبوم تو فرشت شيرينيكي بابا يكو جوت بين كرك بوب خمو الدنيا بقري كسيش نازاني يجي أغيان أفسانة جزء تاريخ بشريته عزيز جان أفسانة جزء تاريخ بشريته زماني كتو پاسخ بي جواب بيتو بترسيك تا مهاري كي تا روند أقلاني بوداني اشتر روسم روند أقلاني كامة ترسه تو بو مولو نامه لسر همان لحن دا أنيت بهمان شعر همان ملاخري كيو كان كين ما نمكارها كان كين چه انتفاعي كان هز تو إشي بفهمه ما نقدر كان خلق رزقار كان كل النبابي جا نقدر خلق رزقار كان أما أنا مهار خوات بو كان هوسارة كان دم خوا تا خوا كنترول بيت چون كنترول بي يا إشي بيترسيني يا إشي خايم علي بو خوا بكي بو قروان تو نوكرتم ولا دم درقاك حبي ومن السقم أو بو مخشو كنترول يا كيتر بو كاورا خوي غيبك على سرزميني تو إيجي كاوراي كرد إيمي باكتاوا كرقبو إيمي خومان ما شارقسونا يجين يهودين نتو ديار خو يهوديت بو خاطري أوي ذهنية أمرد ما بقور بيها چون تهمين آوس بو بذهنية روسم مشتدا لشيري كجيتو باب بيرمي خوام بينيم لخوامو پنداري كي خست ذهني وشو روسم قري تيبر بو تابياني نو ساعتي بنش خويني مجلس مغان كاولا لبيري شو قدام مجلس مغاني نيه قلات تورانه أمانة تورانين لبيري شو قالك لا تو أفهمي دايكم أوسا نصيحتي يكرد أي ود رورا يك جن نا محرم للصد بياق نا محرم بو جن خراوتره إما مناوين ما نفهمي أم كلامه دايك ما يعنيش يك جن نا محرم بزان أم خلق عادتي كدو كنشككي أوسا ندات الدس خلقي كر لقل يعني نوع دا قبيكي بيابكا أي هنار تك كنشكان جن قيمان وكنشك كوتكس وقت الشو بريدن كنشك الشو دار نيلن لاي كنشك بيشوا دانشي باسي شوي پردي بوكا براسي وبياق واسو وسكس واسو آوسيكا وپندار تو حاليته ها اجن تكنا أهلا مقري نا أهل چي بيكات وسد أكا ببيروكيك تايس دس برا كرغه دس برا نكرغه كاوراي يهودي تو آوس أكا وشتي تو حزيفي كي تشيروك بيسروقن عزيز حيج كلم سرزمين إيما كاورا كتيو أنوسين نغدي ناكاتو سؤال أما سأغا جان تو بو كتيو أنوسي بابا جان إيما قشت معن إيجين تو لبشت أنوسين أم كتيو إيشي انتفاعي كبير برجاون دي كبير أم كتيو أنوسي خو مشكي كوارني سرخيت خوارو هاد بنوسي انتفاعي كيس أم انتفاع مادية معنوية تو يا شهرة بياكي بيدا كردن الشهرة تو للريقية خويندن أم نظرات عجيب وغريب ومهم توسا كم خلق دي خوينتو كم خلق خوين ديوان لسري تو نقدكا جبراسي تو متفكري شي قوري لقرا أو دروز نبو لقرا شي واويته أو جا مهم يوتو كار مهم يكا كردقا شهرة القردقا نعاغي جان قلقت بيفروشي 1 مليون جلد 20 مليون جلد وكن يوال حراري بفروشي ديكاك تو الإقليم كردستان للدولة الإيرانية تيراج كتيو 500 دانس 1000 دانس تو چون بود خيركات 2 سال 5 سال والثمن دانشي كتيو بنوسي 500 نفر نيسينيت چون بود خيركات إلا أويك تو خريكي ميجو دروس أكي ميجوري سوار بربلتوك إثبات يكا قلت أنا بزان جوكن كرسان شونا لا حيزي جولك الإسرائيل ودانش كدر مدقر الداخ يعني منتو نقرو كتير نسابة بيبغو بيخلو هو كز على حميلانا يخوينيتو
کەسێ لەم سەرزەمینن لە خۆی نەپرسی زەرورەتە ئەوەی کە ئێمە ڕۆسەم دروست ئەەکەین لە داستانە بۆ خۆمان و ئەیکەین بە ئەفسانە چییە؟ لە چی ترسیاگین؟ ڕۆسەم کامە ترس ئەڕوێنێتەوە؟ کەس جواب ناتەوە. بۆ ئێوە جالبە کەس نایژێ ئێمە کێ کردمانی موسڵمان؟ کێ کردمانی موسڵمان؟ وەڵا دین وەشمشێرە ڕواتە بەرەو سەعد ئەبی وەقاس هاوکردمانی موسڵمان غەڵەتە کرد. دەیوان نییە تۆ ناتوانی جوزئیاتەکەی باسکەی هەروە کە ئەمڕۆ تۆ چونکە ئینتزاعیە ئێرانیەت و ئابستراکتە ئێرانیەت دروست ئەەکەی هیچ نمودێکی مادیتیان نیە بێژگە لە موسساتە دەوڵەتە ئێرانی. تۆ بەحسە تاریخ ئێرانە باستانەکە هیچ ئێڵێ تایفەیە عەشیرەیەکی تیان نیە لەشکرە داریوش ئاخامنش بێت. کەس نازانێ لەشکرانە داریوش ئاخامنش کێ بوون. وەلێ داریوش ئاخامنش کاخی هەست، لەشکری هەست، ئەڕوا شەڕ ئەکا، گانیشەکە. متوجهوی جائزة تو أفامي بوچی ڕەماڵ خەتەنەکەر مەجلس گەرگڕێن چاوش گۆرانی بێژ یەهودی وەکاڵین. تۆ بەچی ئەمڕۆ کاولوگی بە قسە؟ ئەم قسە کێیکە پسپۆڕێکە؟ لەکوێیکە لە تەلەڤیزیۆنێکە؟ لەکوێیکە لەوەی کە تۆ ئەیوێنی چاو پێکە؟ کاورا قبلن بەناو جوولەکە هاتکە لە ناو ئاواگیەکە وتکێسی دان دروست دەکەن. کاوریەکان چیان نەکرد؟ خاڵیان نەکوتا، پێسیانەگر ئەنوا و قسا مشتیان دروست دەکرد، ئەڵەکیان دروست دەکرد، بێژنیان دروست دەکرد، زەماوەنیان گەرمە کرد، هەڵیان نەخستەوە، خەدەماتە جنسیانەدا، مەجلسە قوماریان دروست دەکرد، چیرۆکە دنیای ناشناختیان بۆ داهاورد. دە تۆ ئەقڵە بوو سوعالکەی؟ ناوەڵا ئەقڵە بوو سوعالکەی؟ نا. کامە جەزابیەتە ئیسلام تۆی جەزب کرد؟ کامە؟ قدرەتە چیرۆکەکەی؟ تۆ لەکوێ زانیت پێغەمبەر ئیسلام خەتم المورسەلینە؟ لەکوێ زانیت؟ نازانی. ئەی چۆن بوویتە موسڵمان؟ وەڵا ئەوە شمشێر کریایە موسڵمان. جدەن تۆ وە شمشێر ئەوی تۆ پیاک؟ ناوەڵا. تۆ چۆن وە شمشێر بوویتە موسڵمان؟ جوولەکەیەژی 3000 ساڵە وامە ئەم مەملەکەتە لە دەرۆ. تۆ نازانی من کێم؟ لە دەرۆ ناوم حەبیب الله، لە ناوە دوای 3000 ساڵ ناوم حیسقیلە. تۆ چۆن نەوتوانی 3000 ساڵ خۆت بشاریتەوە؟ کێ؟ کامە کەڵانتەری ئەتیگرد؟ کامە دەستگای جاسوسی استخبارات بەسەر تۆ بوو؟ کامە مزگەوتیان وەکو لای تەوێڵە و بیارە دروست کرد و جوندول ئیسلام و مشتی ڕیشۆ ئەهات و ڕووی کونتۆڵتی یەکرد بزانێت تۆ بڕگی ڕوویتە مزگەوتیانە ڕوویتە مزگەوت. عەزیز تۆ هیچ سوعالێکە لە خۆت نەکردگە. هاتکی ئەمانتە هاوردگە جا ئێژی بۆت مهمە بزانی کێ شاراوە وا لە ناو مەردمێ ئێمە؟ ئەرێ من بۆ مهمە بزانم کێ ڕەفیقە کەنیشکەکەمە، کامە قسەی فێرەکە. تۆ بۆ مهم نییە. من بۆ مهمە بزانم کێ ڕەفیقە کوڕەکەمە تا بزانم چه قسەیەکی فێریەکات. تۆ چۆن بۆت مهم نییە کاورا خۆی حەشار داگە خەدەماتە پێدا تۆ حەزی پێەکەی؟ ئیستا تۆ ماجەرای سکس شەوە پەردەی ڕۆسەمە گوێدا بەخوا خۆش و ئەکماڵە داواوێ تامینە چه زەریف و خوابیکەی وەنسیومان باشکم بەخوا خۆش و ڕۆسەم وایدا گورزگا و سەر لە ژێر سەرتاوایە و پادشا باتای دەستی ماش کردایەتەوە و کەنیزەکان تماشاتیان کردایە سەرسام بوایە نالێت و ئەوە نیە گشتیا وادە بادی بیلدینگ وەختە خۆی بتەقێنی تا بێتە شاخت تیکتۆک. ضرورەتە دروستکردنە ئەفسانە لە سەرزەمینە ئێمە چییە؟ چۆن ئەم اتفاقە لە سەرزەمینە ئێمە ناکەفێ؟ ئەچێت لە سنوورەکانە چین و خۆی ئەگرێت و هەند و خۆی ئەگرێتەوە. لەوەیشە دوژمن توورانە ئێمە هەر نایناسین. ئێمە هەر تورکمان بە چاو لە دیگە. جالبە لەگرا هیچ کوردێک هیچ نمودێکی نییە. هیچ. تۆ دیت کاورا کەشک بخوا؟ نەوەڵا. تۆ
تۆ دیت کاورا ماسە تۆراخ بخوا لە گۆرانی لە ئەفسانەکان ناوەڵە تۆ دیت کاورا دۆ کوڕی و بخوا ناوەڵە دەی تۆ نان نەخۆی ئەڕۆیتە ڕێوە ناوەڵە تۆ دیت کاورا کولێرەوە قیمە بخوا نه وەلی وتی فان شعلەی چرچراوق فاونۆ و سەرگەوهەر دابووی لە جامڕێز وەکو شەوقە خوەر چەند نەفەرتان چرچراوە لە ماڵتانە 100 ساڵە پێش هیچ چەندانە کەنیزە زیبای چینی پۆشتان دیگە 200 ساڵە پێش مەگە شەبەکەی فەشن ماهوارەیی بۆ چینی زەریفن یە پادشاهێ هەز یە خەزانەیەکی هەز دانەیە دڕی قیمەتە جیهانە ئەم پادشا وا لەکوێ وەم خەڵکی ئێمەتانە ئاوس کردگە کون نەما لەم سەرزەمینە کونی تێنەکەن گەنج بدۆزن و گەنجیش دەسە هیچ کەسی نەگرتایسە خۆ تۆ متەوەجێوی ئاغا گیان تەمام مەولونامە و خەشیەت نامە و وەفات نامە و معراج نامە و ئەم نامە نامانەی لە دوایی یەک ساختێ دەسە کانونگەلێکە کە تۆ نازانی کێس وەلی قەشەنگ مەعلومە هەدەفی چییە هیچ دینێ لە دنیا ئەگەر دەوڵەت یعنی کەسانی کە ئەعمالە توندوتیژی و زۆر ئەکەن مەوجود نەوێت ناتوانێت تەبدیل بێ ڕەوایەتی یەکگیر بێت تۆ ڕەوایەتی یەکگیرە بۆ چییە تا مشتێ جەمعیەتە بەرە دەستە خۆت دروستکەی دەقیقەن کەی دەوڵەت هات کەس ئەم سەرزەمینە ئێمە هیچ کەسێک ناتوانێت جواوی بات و درۆەکە وەگەرنە بێن با جینۆلۆژیە دەوڵەتکەی با تەبار و دەوڵەت خوێنین و تۆ چۆن ئیستە فکرەکەی ناوت ئەفراسیاوە ئەگرا ئێران وگە بەم توڕەحاتەوە نیسە بۆدەم لێدا ئێستا زانیت نەقشە ڕسانە چییە نەقشە چیرۆک چییە ئەوەی کار لەسەر ئینسانەکان نان لە ئینسان دەرتێری چیرۆک بۆ ئینسانی جێژی تۆ ئینسانەکان چۆن نەخوێنی تۆ ئەمەیتە علمیە وە قەوڵ خۆیان ئەوە فرازەکەن وە علم cognitive theory of psyche of sociology تۆ ئینسانەکان بخوێنی تۆ بزانی حەز بە چیەکەن قینیان لە چی دێت مەگەر ئەکرێت و خوانەوێت لە خوایەک نەترسی تا ئێمەم خواتە بۆ بێرینە زەمین و خورمای خەیرات کەین و بەشکم لە ئاگرە جەهەنەم مردووەکانە بپارێزێت و تێن تەڵقینەکەین و یاسینە بۆ خوێنینەوە و قەبەل تەزەوەجتە حەڵاڵیەکەین جووت بوونە جنسی تا لە بەڵایای خوداوەند و قارە غەزە بە خواوەند دوورکەویتەوە ئینشاءالله و خوا بە بەهەشت ڕزگارەکە عەزیز تۆشی ئەوەڵ دەفەت ترس دروستکەی تا خوا مەوزوعیەت پێیاکە بعد خوا کە مەوزوعیەتی پەیا کرد ئەو جارەشە عیدەیەک بێنم خواتە بۆ کۆنتڕۆڵکەن تۆ بۆ ئەڕۆیتە شەخصە پەڕۆینە دوعاکەی چون خوا تەکتا لەجە مناڵە پێنادا تۆ ئەڕۆی ئەم شەخصە پەڕۆینە ئەکەیتە واستە پاڕێت و لای خوا کۆنتڕۆڵکە ئەو بێژێ لاوە خوا هەڵی ناگرێت کەنجکە خاسێکە و گیاین تۆ هات کە کڵەشێرێکی بۆ من هاوردگە و فرفژن خاسێکە و کزەی دڵی تێت و بەشکم ئاوسیکەی شغڵە یەهودی چییە؟ کۆنتڕۆڵکردنە ترسەکانە دەرونیە تۆس ئەی ئەگەر تۆ ترسەکانە دەرونی نەوێت تۆ چیەشی ترسە دەرونی بۆ دروستکە بۆتی دروستەکە تا شغڵە ئەو مەعنا پێیاکە متوەجه بووین؟
لە پرسیاگەکانە ئەم سەرزەمینە ئێمە وا هەرچیکیان پێمانوت قبوڵمان کرد و تکرارمان کردو دەستگاه ئاموزش و پەروەرش ئەشرافیەتی یەهودی ڕەوحانیەت تکراری یەکەم و ئەشرافیەتی یەهودی ڕەوحانیەت ئێمە یە ئەشرافیەتێکی کوردیمان نە ئەشرافیەت یە تەقسیمەکارە کوردیەکمان بوو کە کۆمەلگای ممکنە کرد بۆمان ناگەهانی یەهودی بە زهورە ئەشرافیەتە معنەوی و دینی زهوری کرد لەسەر زەمینە ئێمە لە قاڵب جۆرا و جۆرە ئیسلام و فرەقە مختلفە ئمڕۆ سەرزەمینە ئێمە واوە دەسە کێوە واوە دەسە ئەشرافیەتی یەهودی و پس ئێمە لە ئەوەڵۆ دەرمورد کۆگنیتیڤ تیۆری یا تئوری ناسین معرفەت چۆن ئێمە ئەفهمین ناسینمان لەم شتە ناسینێکی دەقیق ئەمە چەرخە بیچەکێنی ئاگرەداتە دەرۆ چۆن بە ئیدراکاتە حسی بە شهود و ئشراق بە تێکردنە رابطەیەکی منطقی لە پێکەوە لەکاندنە شەواهد و ئستنتاجکردن و دەرهاوردنە حکم تەجزیە و تەحلیلکردن کامیان دەی تۆ ئەمانتە گشتی تعتیل کردگە تۆیان هاوەرگەسە سەتحە دیدەکانە بەسەری و حیوانی هەچ کەسیش لەم سەرزەمینە سوحال لە خۆی ناکە سەزانیت بۆچی جوولەکە خۆی شارێتەوە چون ئەگەر وزوانە جوولەکەتەک تا قسەی کردایەت و گاردەگرت وەختێ چیرۆکەکانە تۆ دەستکاریەکە تۆ نازانی چۆن دەستکاری کردیە نازانی ئەو زەحمەتی بۆ کێشێت و گۆرانی لەسەردانێت و لەحنی لەسەردانێت تۆ حەزی پێکەی و دانیشە شعری لەسەردانی تۆ حەزی پێکەی و بۆچی تکرارەکاتەوە تۆ هەل لە پڕێکا نەوزانی چه اتفاقی کەوت چۆن پادشاهان لە ئێرانە مەوجودن ئێوە نییە باسی کرد ڕۆسەم بۆ تەماشا چوو دانیشتە سەر تەختە پادشاه شەو بەسەردا ها دنیا بوو تاریک ئەیوان لاجەوەر جەواهر کاری ئەو پاش بە گوڵاو عەمبەر دیاری های چۆن ئێوە نییە خۆیژیتی و تۆ لە خۆت ناپەرسی ئەگەر ئەعەل لە گرا دوژمنێ مەوجودە چۆن ئێمەیە کورد دوژمن ناناسین و چۆن لە سنوورەکانی هیندوستانەوە توران و تورک دوژمنەیە بەس ئەگەر ئەمە ئەفسانەیە ئێمەس ئەگەر ئێمە کۆمەڵێ ترسمان هەست چۆن ترسەکانمان ترسە خۆمان نیەن ترسە خەڵکین ئێمە لەبەر ترسە خەڵکی خەریکین ئەلەرزینی و حاڵیتانە ئۆکتۆبر پایانێک ئەدا بە تەمام ئەم تڕەحاتی کە ئەمانە تای سەوتگیانە بەم چرت و پرتە کریا بە سەناو زەهنە مەردمە ئێمە لە جێگەیە کامەشایە ئەم دنیای درۆی کۆنترۆڵە ترەکی هەڵگرتایە من کار خۆم ئەەکەم و ئەمە وەکو سەروەتێک بۆ مەردمانێک لەم سەرزەمینە بەجێتی هەڵم تا پەخمەنەون ئەزانم خاستێتان قۆمیاگە تاک و تەریاکریاگنەوە وەلێ من ئەم میراسە جێتی هەڵم با بمێنێتەوە بابەتت تەواو بیر نەکردنتان بابەتت تەواو سادەگیتان کاورا ئێمەی خوێندۆ تەجاوزی پێمان کرد ئێمەی خوێندۆ ئاوسمانی کرد بە قسە ئاوسمانی کرد بە چیرۆک خوێنمانی و زانی چاری دەستمان ناکە زانی وەڕقی لە بەرامبەرمانە بێوێسی جواوی نادەین و چیرۆک ئاوسمانی کرد داعش مناجات نامە گوێ بە مۆلوو ناوە گوێ بە جالبە
چمانی لەم سەرزەمینە ئینسان زندگی نەکردەکە ئەو ڕەوەندە تاریخیەمان تیان بگەتەی نەکردە و ئەشی دقیقەن وەکو ئەمان تێی کردوێت